بەهاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارندانیان با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان، هیوا دەخوازین کە لە هەر جێگەیەکەن تەندروستێکی باشتان لەبێت و دڵ و دەروونتان پڕبێت لە ئومێد و بەختەوەری ئازان و خۆشەویستان. لەو بابەتانی کامڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەو خۆراکانە دەکەین، سوودی ئەو خۆراکانەی کە لە وەرزەکاندا هەن. گومانی تێدانە کە خۆی باڵادەست میوە بێت یاخود ئەو خواردانە بێت کە بەپێی وەرزەکان دروستی کردو بۆ مرۆڤ کۆمەڵێک سوودی تایبەتی هەیە. بۆ نمونە لە وەرزی هاویندا شووتی و کاڵەگێت بە دڵنیایەوە کە ئەمانە لەگەڵ جستەی مرۆڤدا کە لە وەرزی هاوین و گەرمادا هەیە زیاتر سوودی دەبێت و بە هەمان شێو لە وەرزەکانی دیکەش ئەو میوە خۆراکانە کە هەن. ئێمە لەو تۆرێماندا باز لە سوودەکانی خواردنەوە وەرزیەکان دەکەین و بەدەل لەوەش باز لە کۆمەڵی خواردنی دیکە و دەکەین کە بزانین جگە لەوەش ئایا خواردنی دیکە هەیە کە زیانمان پێ بگەێنێ و نەیخۆ. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە فستیڤاڵێکی گرنگ دەکەین بە ناوی فستیڤاڵی شکۆی قورئان کە ئەم بڕیارە ئەمڕۆ لە ناحیەی چاپقورنە ئەنجام بدرێت کە تیایدا بۆ ئامانجی زیاتر بەزراگرتنی قورئانی پیرۆز و خزمەتکردن بە قورئانی پیرۆز ئەم فستیڤاڵە ڕێک دەخرێت کە تیایدا چەندین بانخواز و چەندین قورئان خوێنی دەمخۆش تێدا بەشدار دەبن و کۆمەڵێک چالاکی جۆراجۆری تێدا ئەنجام بدرێت. لەو تەورێماندا هەڵدەدەین زانین ئامادەکاریەکان چین و چەند کەس بەشدارن و چی پێشکەش بە ئامادەبوان و بەشداربوان دەکرێت. لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا کە بە شێوازێکی ڕاستەوخۆ دکتۆر عەبدولواحید سیمینارێکی هەیە بە شێوازێکی ڕاستەوخۆ بۆ ئێوەی دەگوازینەوە کە باز لە زیانەکانی جگەرە دەکات کە ئەگەر ئەویش باسی کات بەڕێز دکتۆر کە سیمینارەکانی هەموو تارەکانی کاریگەریان هەیە و بە شێوازێکی زۆر جوان پێشکەش بە بینەران و ئامادەبوانی دەکات. لەو تەوەرێماندا بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەو بابەتتان بۆ دەگوازینەوە. دەستخۆش دانیار بەڵە بەرەتان لەگەڵ ئەم سێتەوەرە سەرەکیەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت و کەمیشەش تەرتا دەچینە لای ڕەوشی کەش و هەوا فەرموون با پێکەوە بینێت. بەڵازان یەکەی بەرنامەکەماندا باز لەو سوودە خۆراکیانە دەکەین کە بەپێی وەرزەکان هەن، زانی سوودەکانیان چین و ئایا
خۆراکێگەیە کە زیانی هەبێت وەنەی خۆین و چۆن ئەو خۆراکانی کە لە وەرزەکاندا هەن بەکاری بێنین. ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانە بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر یاسین مامەنگەڵاڵی پسپۆری تەندروستی خۆراک. کاک دکتۆر سڵاوی خوا لێبەر سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوی خوا لە ئێوەش و سپاس بۆ دەرفەتەش. زۆر سپاس. کاک دکتۆر ئەگە سەرەتا لەو دەست پێ بکەین مەبەست چییە لە خۆراکە وەرزیەکان ئەو خۆراکە وەرزانە کامانن؟ بەڵێ بەناوی خوای گەورە سلامان بۆ بینەرانی خۆشەویست و بۆ ئێوەی خۆشەویستیش. دیارە بە پێی وەرزەکان وەروە گۆڕانکاری کەشوهەوا ئەو بەرهەمە خۆراکیانەی کە ئێمە بەدەستمان دەکەوێت و لە هەموو دنیاش هەروایە گۆڕانکاری بەسەردادێ. وەکو جەنابەت لە پێشەشی بەرنامەکەش هەر باست کرد، یعنی بۆ نمونە کە دێینە وەرزی هاوین کە ئێستا بەرەو ئەو وەرزە دەڕۆین، کۆمەڵێک بەرهەم دێتە بەردەستمان یان بەرهەم دەهێنرێت کە شێواز و پێکاتە و خەسڵەتەکانی جیاوازە لەگەڵ ئەو بەرهەمانەی کە ئێمە عادەتەن بەدەستمان دەکەوی لە زستان یان لە پاییز یان لە هەر وەرزێکی تر. لە هاوین زۆربەی زۆری ئەو بەرهەمانەی کە ئێمە هیچمان لەگەڵ با بڵێن وەرزەکە دەگونجێتن. بۆ نمونە ئەو بەرهەمانە یەکێک لە خەسڵەتە هەرە گرنگەکانی ئەوەیە کە ڕێژێکی زۆر باش ئاویان تێدایە و ئێمە لە هاوین وەکو جەنابتان دەزانن کە پلەی گەرما بەرز دەبێتەوە، ڕێژێکی زۆر ئاو لە دەست دەدەین ڕۆژانە بۆ ئەوەی جەستەمان وشک نەبێتەوە، هەروە تووشی گرفتە تەندروستیەکان نەبین، گرنگە بەڕاستی ئەو بەرهەمانە بەکار بێتن. لەبەر هەندێک دەبینین کە بۆ ئەم وەرزە ئەو بەرهەمانی کە ئێمە بەدەستمان دەکەوی بەڕاستی زۆر گونجاوە. کە دەڕۆین بە وەرزێکی تر، بۆ نمونە لە وەرزی زستان ئەو بەرهەمانە زۆر با بڵێن بڵاوە و هەروەها زۆرتریش بەکار دێتن ئەوەی کە بەڕاستی پێیان دەگوترێت مزرەمەنیەکان، چ لە پرتەقاڵە چ لە لیمۆیە یان هەر بەرهەمەکی تر کە بڕواتە ناو خێزانی ترشە مزرەمەنیەکان. یەکێک لە سوودە هەرە گرنگەکانی ئەم با بڵێن ئەم بەرهەمانە ئەوەیە ئێمە دەزانین لە زستانان کە پلەکانی بە گەرما نزم دەبێتەوە، خەڵک بە ڕێژێکی زۆر تووشی هەڵامەت دەبێت. یەکێک لە شتانی کە زۆر سوودی هەیە بۆ کەمکردنەوەی کاریگەری خراپەکانی هەڵامەت، هەروەها کورتکردنەوەی مەودای ئەو نەخۆشیە ئەوەیە بەڕاستی ڤیتامین سیە. بۆی دەبینی ئەو بەرهەمانە ڕێژەیەکی زۆر باش لە ڤیتامین سی تێدایە. کە دێینە بەهار بەڕاستی کۆمەڵێک بەرهەمی تر دێتە بەردەستمان، ئەویش بریتە لە گژوجیایەکان. ئەمانیش بەڕاستی کۆمەڵێک سوودی زۆر باشیان هەیە، ڕێژەیەکی زۆر باش لە ڕیشاڵە خۆراکیەکانیان تێدایە، ڕێژەیەکی زۆر لەو مادانیان تێدا کە پێیان دەگوترێت دژە ئۆکسێنەکان وەکو ئەلکۆلۆیدەکانە، مەوادی پۆلیفینۆلیە کە لە بۆ زۆربەی زۆری ئەو نەخۆشانەی کە مرۆڤ بەدەستیەوە دەناڵێنێت بەڕاستی بەسوودە، چ نەخۆشیەکانی دڵ بێت، بەردی گولچیە بێت، بۆ نمونە نزمکردنەوەی فشاری خوێن بێت، نەخۆشی شەکرە بێت. بۆیە بە هەر وەرزەوە بەڕاستی کۆمەڵێک بەرهەم دێتە بەرهەم کە لەگەڵ تەبیعەت و سروشتی ئێمە دەگونجێتن، هەمیش بەڕاستی بەپێی ئەو وەرزە بەپێی چێش و گرفتەکانی ئەو وەرزە دەتوانرێت ئێمە سوودی لێ ببینین. زۆر باشە کاک دکتۆر، هەندێک بەرهەممان هەیە وەگەوەی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد، هەر وەرزە و بەرهەمی تایبەتی خۆی هەیە. لە ئێستادا زۆربەی هاوڵاتیان وەگەوەی کە بەڕێزت باست کرد کە لە وەرزی بەهاردا گژوگیاکان هەیە بەڵام لە وەرزەکانی دیکەدا نییە. لەم کاتەدا خەڵکی هەڵدەسن بە زەردکردنی ئەو بەرهەمانە بۆ وەرزەکانی دیکە بەکاری دەهێنن، یاخود میوەکان لە هەندێک وەرزدا هەندێک میوەمان هەیە لە هەندێک وەرزی دیکەدا هەندێک میوەی دیکە نییە. ئەو میوانە وشک دەکرێنەوە بۆی لە وەرزەکانی دیکەدا بتوان بەرهەمیان بەکاریان بهێنن. ئایا ئەم شێوازە سەحیە یاخود دروستە ئەو بەهایی خۆی ئەمێنێت کە هاوڵاتی بەکاری بهێنێت؟ بەڵێ میوەکان ئێمە زۆر گرفتمان لەگەڵیان نییە، تەنها یەک دوو با بڵێن خاڵی سەرەکی نەبی. یەکەم لە کاتی وشکردنەوەی بەرهەمە خۆراکیەکان ئێمە هەندێک مادەمان هەیە زۆر هەستیارن، بۆ نمونە ڤایتامین سی. ئەگەر ڤیتامین سی بۆ نمونە هەندێک خەڵکەیە لە بەڕۆژ دایدەنێت، لە بەڕۆژ وچی دەکاتەوە، بەشێک بەڕاستی یان بڵێن زۆری ئەو ڤیتامین سیە دەڕواتن لەناو ئەو بەرهەمە وشکانە نامینێتەوە. هەندێک مادەی تر، هەندێک لە ڤیتامین بیەکانیش بەڕاستی کەمەک حساسن بەڵام کەمتر لە ڤیتامین سی. ئەگەرنا لە ڕووی با بڵێن زۆربەی زۆری بەها خۆراکیەکانەوە بەڕاستی وەکو خۆی دەمینێتەوە و هەروەها ڕێژەی شەکرەکەشی بەڕاستی خەز دەبێتەوە، بەتایبەت لۆ با بڵێن ئەو میوە وشکراوانەی کە ئێمە بۆ نمونە وچی دەکەینەوە بەکاری دێنین. ئەو دوو خاڵە بەڕاستی زۆر خاڵی سەرەکیە.
هەندێک شتی تریشێ پەیوەندی بە کوالیتیەکەی وەیە و هەندێک جاران لەوانەیە خواردنەکە لە ڕووی کوالیتیەوە یان لە ڕووی با بڵین تام و بۆنەوە کەمێک گۆڕانکاری بەسەردادێ ئەگەنا لە ڕووی وشکنەوە زۆرێک لەو مادە خۆراکیانی بۆ نمونە ئەگەر چەوری تێدا بێت چەوریەکان دەمینێتەوە پرۆتینی تێدا بێت دەمینێتەوە مادە دژە ئۆکسێنەکان تێدا بەشێکی زۆری تێدا دەمینێتەوە کانزاکانی تێدا دەمینێتەوە ڕیشاڵە خۆراکیەکانی تێدا دەمینێتەوە لەبەرەوە یعنی لە ڕووی پێکاتی خۆراکیەوە تقریبان نزیکە لە بەرهەمە فرێشەکان بەڵام بەدڵنیاییەوە فرێشەکان باشترن ئەوە لە بۆ با بڵین میوەکان سەوزەکان بەڕاستی وەکو باسم کرد ینی کەمتر گۆڕانکاریەکان بەسەردادەی تەنها ئەوەیە کە گەڕێژەی ڤیتامین سی تێدا بیت بەشێکی دەڕواتن هەندێک جاران ڕەنگەکەشی گۆڕانکاری بەسەردادێ بەڕاستی ئەگەر جوان بۆ نمونە هەڵ نەگیرێتن ئێمە شتێکمانێ پێی دەگوترێت زەردکردن عملی بلانچینگ پێ دەگوترێت بە ئینگلیزی هەندێک خەڵک لە بۆی دەکات تاوەکو بۆ نمونە بەتایبەت لە کاتی هەڵگرتنی ناو سەلاجە یان لە ناو بەفرگر و مزەمیدا تاوەکو گۆڕانکاری بەسەردانێتن بۆی لە ڕووی پێکاتی خۆراکیەوە تقریبان تا ڕادەیەکی زۆر بە فرێشەکە دەچی بەڵام هەندێک گۆڕانکاری وەکو باسم کرد زۆر سادەی بەسەردادێ کاک تۆ زۆر جار باز لەوە دەکرێت کە زۆرێک لە پسپۆرانی خۆراک باز لەوە دەکەن کە ئەو میوانە بە شێوەی فەریکەیی بوونە وەکو سێ وەکو هەڵوژان کۆمەڵێک میوە هەن ئەگەر بە فەریکەیی بیخۆی لەوانەیە زیانمان پێ بکەێنێ سوودێکی ئەو توی نەبێت ئایا لە زانستی خۆراکیدا ئەمە بوونی هەیە؟ یعنی ئەمە شتێکی عامە بەڕاستی زۆر بەگشتی باز دەکرێتن هەندێک بەرهەمە هەیە لەوانەیە نەگاتە ڕادەی پێگەیشتن هەندێک مادەی تێدامایە کە پێویست دەکات زیاتر بۆ نمونە لێ بگەڕێن تاوەکو گۆڕانکاری بەسەردابێ ئەگەرنا زۆربەی زۆری ئەو بەرهەمانەی هەیە مەگەم تەبعان ئەگەر کەسێک زۆر بۆ نمونە هەستیاری هەبێت بەو بەرهەمانە ئەگەرنا بۆ نمونە چ فەریکە سێوە بیان هەر مادەیەکی تر کە دەگاتە بۆ نمونە ڕادەی پێگەیشتن بیانی هیچ زەرێکی وای نییە مەگەم بۆ نمونە کەسێک پەینی کیمیایی تێدا بەکارهێنابێت بە شێوەیەکی زۆر یان مادە قڕکەرەکانی بەتایبەت هەندێک مادەی قڕکەر هەیە هەندێک کەسی حساسی پێ هەیە یان هەندێک کەسەیە خودی خۆی کەسەکە بە یەکێک لەو مادانێکە لەو بۆ نمونە ئەوەی باست کرد بۆ فەریکە سێ بیان هەر شتێکی تر بێت هەستیاری هەبێت دەگەنا لە ڕووی با بڵێن تەندروستی و لە ڕووی خۆراکیەوە وەکو باسم کرد مادەم مەرهەمەکە پێگەیشت بێت بەڕاستی گرفتی نابێت بەڵام وەکو باسم کرد لە ڕووی سەلامەتی خۆراکیەوە بۆ نمونە بەرهەمەکە بە شێوەیەکی تەندروست بەکارهات بێت قڕکەرەکانی زۆر تێدا بەکار نەهات بێت یان بە شێوەی ستاندەرد بێت یان پەینە کیمیاویەکانی بەسم بە ڕێژەیەکی باش بەکارهێنرا بێت ئەو کاتە گرفتی نابێت زۆر باشەکە دکتۆر زۆر جار ئەو میوانەی کە بۆ نمونە میوەیەک لە وەرزی زستانە هەیە بەڵام ئێستا بەهۆی ئەو شێوازە جیاوازی یاخو شێوازەنوێی کشت و کاڵ دەکرێت ئەو میوانەشی کە لە زستاندا لە هاوینی شەهەبن بۆ نمونەگەر میوەیەک لە تایبەت بێ بە وەرزی زستان و ئێمە لە وەرزی هاویندا بیخۆین ئایا ئەو سوودەمان پێ دەگەێنێت کە ئەو ڤیتامیناتانی تێدایە کە لە وەرزی زستاندا بۆ نمونە لەگەڵ جەستەمان دەگونجێت لەگەڵ لە وەرزی هاوینیشدا هەمان سوود و هەمان ڤیتامینی دەبێت بۆ جەستەمان؟ طبعا پرسیارێکی جوانە ئەو دەکەوێتە سەر ڕاستی سەر شێوازی بۆ نمونە کشت و کاڵکردنەکەی بە چ جۆرێک بەرهەم هاتووە هەروەها لە ڕووی بۆ نمونە ئەو تۆی تێدا بەکار هاتووە ئێستا مە گرفتێکمان هەیە بەڕاستی خەڵکی ئێمە زۆر جار باز دەکا کە هەندێک لەو خۆراکانەی کە ئێمە کاتی خۆی خەڵک دەی خوارد بەڕاستی ئێستا ئەو تامەی نماوە ینی بۆ نمونە خیارە تەماتەیان هەر بابەتێکی ترە بەشێکی بەڕاستی دەکەوێتە سەر ئەوەی ئەو تۆیە کە تێدا بەکار دەهێنرێت چ زۆرە تۆیەکە کە ئەمەوە دەکات بەڕاستی کۆمەڵێک تام و بۆی تایبەت بدا بەو بەرهەمە ئەو خاڵێکی تر بەڕاستی ئەوەی کە ئەگەر لە کەش و هەوای خۆمان بێت بەڕاستی پێم وایە باشترە وەک لە شوێنی تر چونکە ئێمە دەزانین ئەو خۆراکانی کە لە شوێنی تر دێ بەڕاستی پێویست دەکاتن یعنی بە شێوێکی بۆ نمونە مادەی پارێزەری تێدا بەکاربیان هەر مادە شتیر تێدا بەکارێت تاوەکو خۆی بگرێت و لە کاتی گواستنەوە بۆ ئێکوانە بەرگە بگرێتن لەبەر هەندێ وەکو باسم کرد ینی لە ڕووی تەندروستیەوە ینی هیچ گرفتێکمان نییە بەڵام هەندێک جاران بە خەڵک لەوانەیە زۆر حەز نەکاتن بۆ نمونە شووتێک لە زستان بخوا یان هەندێک جاران بۆ نمونە پرتەقاڵێک لەوانەیە ئەو تامەی نەبێت وەک لە هاوین بۆ نمونە تۆبی خۆی وەک لەوەی لە زستان بێتن ئەگەنا لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی بەگە بە شێوەیەکی جوان بەرهەم هات بێت وەکو باسم کرد بە شێوەیەکی تەندروست بەرهەم هاوێت هەمان سوودی تەندروستی هەیە
زۆر باشەکە دکتۆر هەندێک کەسێ ینی هەندێک لەو بەرهەمانەی کە بەکاریان دێنون و دەیان خۆن خوێ یاخود ترشێکی زۆریان لەگەڵدا بەکاردێنن وەکو هەڵوژە یاخود خەیار یاخود ترۆزی کە لەم وەرزەدا زۆر ئایا ئەمە زیانی بۆ سەر تەندروستیە و تاکە نابێت یاخود دەتوانین بڵێن ئەو بەرهەمە ئەو سوودەی ئەبێت؟ بەڵێ بێگومان بەکارهێنانی زۆر بۆ نمونە ئێمە سوماق زۆر بۆ نمونەیان ترش زۆر کێشەمان لەگەڵی نیە بەڕاستی چونکە سوماقی کە لەو بەرهەمانەی کە بەکارهێنانی بەڕاستی سوودی زۆر باشی هەیە یعنی هەم لە ڕووی ئەوەی کە کۆمەڵێک دژە ئۆکسێنی زۆر باشی تێدایە هەم سماق بەخۆی بەڕاستی دژە بەکتریایەکی زۆر باشە یعنی ئێمە زۆرێک لەو توێژینەوانی دەکرێت سماق تێدا بەکاردێنرێت یان ترش تاوەکو بەڕاستی ماوەی بە سەرچوونەکەی تاخیر بکرێتن کە لە هەندێک با بڵێن بە ئینگلیزی پێی دەگوترێت مارینیشن یان ئەو تێکەڵەیەک لە بەهارات دروست دەکەی سماقی تێدەکەی تاوەکو ئەم بەرهەمە هەم تامی خۆش بێت هەمیش لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی کۆمەڵێک سوودی زیاتر دەبەخشێتە ئەو بەرهەمە بەڵام هەندێک شتی ترمان هەیە بۆ نمونە بەڕاستی وەکو زەحمەت باست کرد خوێ ینی بەکارهێنانی زۆر باش نییە نەک باش نیە بەڕاستی بەڵکو زیانیشی هەیە ئێمە بۆ نمونەکە لەو وەرزانی ئێستا کە بەڕاستی ترۆزی بەردەستە خیار بەردەستە یان هەندێک لە بەرهەمی تر کە بەخوێوە دەخورێت یان بە لێمەندوزیەوە دەخورێت بەڕاستی بەکارهێنانیان بێگومان ئەو سوودەی نابێت وەک لەوەی کە کەسێک بەڕاستی بتوانانی بە شێوەیەکی تەندروست بەکاربێنێ دوور لە بەکارهێنانی خوێ و هەندێک مادەی تر کە بەڕاستی زیانیان هەیە هەندێک خەڵکی تر لەوانی لە هەندێک مادەی تر بۆ نمونە شەکر بەکاردێنێت یعنی بۆ نمونە دەوێم بەرهەمێک گوشک کاتەوە یان بیکاتە مڕەبا ڕێژەیەکی ئێزگار زۆر لە شەکری تێدەگاتن کە بە بەدڵناییەوە زۆرێک لەو سوودانەی کە میوەکە هەیتی بەڕاست شەکرەکە لای دەباتن یان بۆ نمونە شەکرەکە زیانی هەیە بە ڕێژەیە کە سوودەکانی بەڕاستی میوەکە لەوانەیە لە نابوو باتن یان زۆر کەمی کاتەوە لەبەر هەندێ ئێمە شتێکمانێ پێ دەگوتێت بەڕاستی ئیتینگ بیهیڤەر یعنی هەڵسوکەوتی خواردن بێجگەلەوە کەمە خۆراکەکەمان هەیە بەڵام ڕاستی هەندێک جار ئەو هەڵسوکەوتەی کە خەڵکەکە دەیکاتن وە دەکاتن ئەو هەر بەرهەمە یان ئەو تەیە زۆر ناتەندروست بێت یان بەشێک لەو سوودە تەندروستیانی بەڕاستی هەیتی تا ڕادەیەکی باش لی مەسەرەن بێبەش دەبێت وەکو جەنابەت باست کرد هەندێکیان بۆ نمونە بە شێوازی ئامادەکردنەکەەوە دەکاتن ئەوە سوودی نەبێت ئەو خۆراکە هەندێکیان بەکارهێنانی مادەی تر وەکو جەنابەت باست کرد چ خوێ بێت یان بۆ نمونە ڕێژێکی زۆر لە شەکر بێتن سوودە تەندروستەکانی تا ڕادەیەکی زۆر کەم دەکاتەوە. زۆر باشەکە دکتۆر هەندێ بەرهەمی دیکەمان هەیە کە وەکو زەڵاتەیە وەکو مقابلاتێک بەکاریانە هێنین کە چەند بەرهەمێک بەیەکەوە تێکەڵ دەکەین و ینی چەند دەرمانێک موادێکی تێدا بەکارێنین وەکو مایۆنیز یاخود ڕوبەهەنار ئایا ئەمانە بەیەکەوە ئەگەر بخورێت سوودی دەبێت یاخود زیانی هەیە شێوازی بەکارێنانەکەی بەو شێوازە دروستە؟ بەڵێ طبعاً بەکارهێنانی با بڵێن تێکەڵا بەپێی هەندێک توێژینەوە بەڕاستی سوودی زۆر باشی دەبێت بە تایبەت دەگەر ئەم با بڵێن پێکاتن لەگە یەکدی بگونجێن یعنی بۆ نمونە تۆ گەڵ زەڵاتەیەک ئامادە بکەی بەشێک لە زەیتی زەیتونی تێکەڵ بکەی ئەمە وا دەکاتن بەڕاستی ئەم تێکەڵەیە وا دەکاتن زۆربەی زۆری ئەو مادە خۆراکانەی کە لە ناو زەڵاتەکە هەیە و لە ناو بۆ نمونە زەیتەکە هەیە بە ئاسانی بمژرێ بۆ نمونە بەتایبەت لە ئەو ڤیتامینانەی کە لە چەوری دەتوێنەوە ڤیتامین دیە ڤیتامین کەیە ڤیتامین ئیە ڤیتامین ئەیە بەڕاستی سوودی زۆر باشتر دەبێت بەڵام بە یەک تێبینی ئەوەی کە جەنابەت باست کرد بۆ نمونە مایۆنیزە یان هەر مادەیەکی ترەکە لەوانەیە بە شێوەیەکی سناعی بەرهەمهاتبی دەبێت بزانین پێکاتەکەی چییە یعنی ئەگەر بۆ نمونە پێکاتەکی نات تەندروستی تێدا بەکار هاتبوو یعنی ئەو کاتی بەڕاستی لەوانەیە بەشێک لە سوودەکانی ئەو مقابلاتە یان ئەو زەڵاتەیە کەم دەکاتەوە بۆیە وا باشە زۆربەی زۆری ئەو شتانی کە بەکاردێت لە زەڵاتەکانیان لە مقابلات با بڵێن شتی سروشتی بن یان ڕوبەهەنار بەڕاستی زۆر باشترە وەک لە هەندێک مادەی تر کە مادەی سناعین بەڵام بەمەرجێک ئەو ڕوبەهەنارە بەڕاستی با بڵێن سروشتی بێت چونکە بەشێک لەو ڕوبەهەنارانی کە لە دەرەوە بۆمان دێت بەڕاستی زۆربەی زۆری نسبەتێکی زۆر لە نیشاستی تێدایە نسبەتێکی زۆر لە مادەی تکەی تێدایە کە تەنها بەشێک لە تامەکەی بەڕاستی بە ڕوبەهەنار دەچی ئەوکەی تر هیچی بە ڕوبەهەنار نییە لەبەر ئەوە پاش ئەوەی دڵنیا بووینەوە کە ئەم بەرهەمە بۆ نمونە لە ڕووی تەندروستیەوە بە شێوەیەکی باش بەرەم هاتووە لە ڕووی پرۆسسکردنەوە بەکارهێنانی بەڕاستی بە هەمان شێوە زۆر تەندروستە ئەو بەڕاستی لێرە دەمەوێتەوە ینی ئەو خاڵە باز بکەم بەکارهێنانی بەڕاستی مقابلات و هەروە زەڵاتە و ئەوانە دەبێت ببێتە بەشێکی زۆر ڕئیسی لە ژەمەکانمان بەتایبەت ژەمی نیوەڕۆ کە ژەمەی زۆر سەرەکیە یعنی کۆمەڵێک سوودی ئێزگار زۆری هەیە
لە پاڵ ئەوەش بەڕاستی بریتە لە هەمە زۆری کە ئێمە لە بەرهەمە با بڵێن وەرزیەکان کە جەنابتان باستان کرد و تەوەری ئەمڕۆیە ئەوەیە کە هەمە زۆر هەبیتن یعنی خۆراکی ئێمە بەڕاستی دەبێت خۆراکی هەمە زۆر بی نابێت ئێمە لەسەر یەک لایف ستایل و یەک شێوازی ژیان لێ ڕابێن یەکێک لە سوودەکانی ئەوەیە بەڕاستی ئینسان لەسەر ئیدمانکردن هەروها ئاڵوودەبوون لەسەر یەک شێوازی خۆراک دەپارێزێت یعنی خەڵکی ئێمە بخۆ دەزانی لەوانێت بەشێکی زۆر لە ژیانی بریتی بێت لە کاربۆیدراتەکان بەتایبەت برنجە و بەتایبەت نانە و ساوارە و یان کۆمەڵێک دۆڵمەیە و کۆمەڵی خواردنەکە ڕێژێکی ئێزگار زۆر لە کاربۆیدراتی تێدایە کاتێک دێ سەر بەرهەمە وەرزیەکان یعنی بۆ نمونە لە بەهاران کۆمەڵێک گژوجیا دێتە بەرهەموو گۆڕانکارێک لە شێوازی خۆراکی ئەو کەسە ڕوو دەداتن ئەوە بەڕاستی بێجگەلەوەی کە باسمان کرد سوودی لە ڕووی وەرزیەکان و سوودی زۆرە کۆمەڵێک سوودیت کەشی هەیە ئەوەیە کە بەڕاستی ئێمە دەپارێزێت لە ئاڵوودەبوون چونکە ینی کە ئینسان بابنێ ئێمە کە لەسەر لایف ستایلێک لێ ڕادین شێوەک لە ئاڵوودەبوونمان پێوە دیار دەبێت بەڵام کە دێتە گۆڕانکاری وەرزەکان و تۆ گۆڕانکە با بڵێن خۆراکی جیاواز دەخۆی ئەم خاڵە لا دەکەوێت دووەم بریتە لەوەی کە بەڕاستی هەمە زۆریە یعنی تۆ کۆمەڵی خۆراکی جیاواز دەخۆی دەتوانی سوود لە زۆربەی زۆری خۆراکان وەربگری هەندێک مادە هەیە بۆ نمونە ڕشارە خۆراکیەکانی زۆر تێدایە وەکو گوژوجیا بەهاریەکان دژە ئۆکسێنەکانی زۆر تێدایە هەندێک مادەی تر بەڕاستی کاربۆهیدراتی زۆر تێدایە هەندێک مادەی ترمانێ بۆ نمونە پرۆتینی زۆر تێدایە بە تێکڕا بەگشتی ینی ئەمە دەتوانرێت با بڵێن بپێتە سیستەمێکی خۆراکی زۆر باش زۆر باشە کاک دکتۆر دەکرێت بڵین کە کەسانێکن هەم لە وەرزی زستان هەم وەرزی هاوینیان زۆربەی وەرزەکان ینی هیچ میوەیەک ناخۆن یان خۆ دەگەربیشی خۆن زۆر بە ڕێژەیەکی کەم میوە دەخۆن نەخواردنی میوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستیمان چی بەسەر تەندروستیمان دێت و ئایا بەدیلی ئەوە هەیە کە کەسانێکگەن هیچ حەزیان نانی هەر حەزیان بە میوەنی نایخۆن بەدیلی ئەوە هەیە کە شتێکی دیکە بەکاربێنێت بۆی کە ئەو ڤیتامیناتانەوە بگرێت کە لە میوە و لەو خۆراکانەدا زۆر جار باز لەو دەکرێت کە زۆر خواردنی میوە ڕۆژانە بەردەوام خواردنی کاریگەری دەبێت لەسەر تەندروستێکی باش وە تەمەندرێژی من کاک دکتۆر باپیری دایکیشم مابوو هەموو ڕۆژێ ماشەڵڵا قاپێک میوەی دەخوارد تەمەنی نزیکەی 9 ساڵێک بوو چەند ساڵێکی ڕابردوو گیان لە دەزاوە کۆچی دوایی کرد بەستمەوەیە کە ڕۆژانە قاپێک میوەی دەخوارەوە ئەو دەیوت کە تەندروستی من بۆی ئەم میوەیەوە ماوەتەوە وڵی پێم خۆش بۆ پرسیارت کرد دەست خۆشببی یعنی ئێمە بەڕاستی کۆمەڵێک خەڵک بەڕاستی پەیابووینە با بڵێن شێوازی خۆراکیی سیستەمێکی خۆراکی بۆ منە زۆر تایبەت دەیگشتێنن بەسەر خەڵک یعنی بەڕاستی میوە بە هیچ شێوەک بەدیلی نییە هیچ توێژینەوەک نییە یعنی من ئەوە بە ئەمانەتەوە دەڵێم هیچ توێژینەوەک نییە باسی ئەوە بکاتن کە کەسێک میوە بخوا بۆ نمونە تووشی کێشەی تەندروستی دەبێت بە تایبەت ئەگەر ئەو میوەیە وەکو باسم کرد لە ڕووی بۆ نمونە بەکارهێنانی پێینی کیمیاوی و یان با بڵێن مادە قڕکەرەکان و بە شێوەیەکی تەندروست بەرهەمە هاتبیت هیچ توێژینەوەک نیە تا ئێستا بسەلمێنی کە میوە زەرەری هەیە بە تایبەت ئێمە خەڵکێک هەیە بۆ نمونە گلەی لە میوە دەکات کە لە ڕووی بۆ نمونە شەکری زۆر تێدایان دەبێتە هۆی قەڵەو بوون لەبەر هەندێک بەڕاستی میوە بەدیلی نییە یعنی شتە خۆراکێک کە دەبێت بەڕاستی ڕۆژانە بەلایانی کەم 2 تا 3 جار بخورێتن باشترین سیستەمی خۆراکی کە من بەڕاستی و بزانم جارت کەش لە بەرنامی ڕابردوو لێرە باسم کرد ئەوەیە پێی دەگوترێت سیستەمی خۆراکی دەریای ناوەڕاست یەکێک لە پێکاتە هەر سەرچێکانی ئەم سیستەمە بریتە لە میوەکان یعنی بەجێ ئەو سیستەمە دەبێت هەر کەسێک ڕۆژانە بەلایانی کەم 250 گرامیان نزیکەی تا حەدی نیو چیلۆ میوە ڕۆژانە بخوات بە چەند وەزبەیەک یعنی بە 3 وەزبە یان 2 وەزبە لە میوە بخواتن ئەگەر کەسێک بۆ نمونە ڕزیمیش بکاتن یان بۆ نمونە شێوەک لە شێوەی دایەت بکە لەوانەیە بتوانی بەشێک لە کاتی ئەم ڕزیمە زۆری میوەکان بگۆڕی مشکلە نییە یعنی تۆ دەتوانی لە زیاتی ئەوەی میوەک بخۆی کە شەکری زۆر تێدایە بەڕاستی دەتوانی میوەک بخۆی کەمتر شەکری تێدا بۆ نمونە تووتەکانە بێریەکانە یان بۆ نمونە فراولەیە یان بۆ نمونە ئەڤۆکادۆ یان هەر میوەکی تر کە بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە لە هەندێک حالەت باشترە لە هەندێک حالەتی تر بەڵام لە ڕووی گشتیەوە بەڕاستی میوە بەدیلی نییە چونکە ئێمە لە بیرمان نەچێت بەڕاستی کەسێک میوە نەخوا ناچار دەست دەبا بۆ شتی تر یعنی لەوانێ بڕاتن بۆ خواردنی شیرنی دەستکرد کە ئەمە یعنی شیرنی دەستکردی میوەکان یعنی بە هیچ نەوعک بەراورد ناکرێن لە ڕووی سوودی تەندروستیەوە یعنی ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە پاشان میوە بەڕاستی تەنها ئەوە نییە بۆ نمونە شەک زۆر باشە دکتۆر هەندێک جار باز لەوە دەکرێت کە میوە بە شەوان بە هیچ شێوازێک نابێ بخورێت دوای عەسر باشترین کات ئەو کاتەیە کە میوە بخورێت ئایا
هەر کاتێک میوە بخۆی ئەم وتە یاخود لە ڕووی زانستی خۆراکەوە تا چەندە دروستە یاخود لە هەر کاتێکدا میوە بخۆی سود و تەندروستی خۆی هەر هەیە؟ بێگومان تەمان ئەمە بۆ کەسێکە بەڕاستی بۆ کەسێکە کە کێشەی بۆ نمونە قەڵەوی هەبێت ئەگەر نامیوە بەڕاستی لە هەر کاتێک بخورێت بەتایبەت لە کاتی بۆ نمونە بینی ژەمەکان یعنی عادەتەن میوە بخورێت زۆر باشترە وەک لەوەی بۆ نمونە تاخیری بکرێتن بۆ درەنگانی شەو ئەگەر نابڕاستی میوە لە هەموو کاتێک بەڕاستی سوودی تەندروستی خۆی هەیە چونکە کۆمەڵێک پێکاتی ئەم پێکاتانە بەڕاستی دەمژرێن و سوودی خۆیان دەبێت بەڵام ئەگەر هەندێک تەکنیکێ بۆ نمونە بەکاری بینی تۆ دەتوانی بۆ نمونە سوودی زیاتری لێ ببینی لاوەندی ژەمەکان یعنی وا دەکات تۆ لە کۆمەڵێک خۆراکی بۆ نمونە زیان بەخش دوورکەیەوە بەتایبەت ئەو کەسانی ئێمە شتێکی بەڕاستی خەڵک لەوانەیە زۆر ئاگادار نەبی ئەوەی کە ئەو کێشەی قەڵەویانەی کە ئێمە تووشمان دەبێت زۆر جار بەهۆی ژەمەکانەوە نییە یعنی کەسێک بۆ نمونە ژەم دەخواتن یان سێ ژەمنان دەخوات قەڵەو دەبێت زۆربەی زۆری ئەو کێشانی کە ئێمە تووشمان دەبێت لە ڕووی قەڵەویەوە بەڕاستی لەوەیە لە بینی ژەمەکان یعنی خەڵک کۆمەڵێک خوانی دەستکرد دەخواتن کە ڕێژێکی یەکجار زۆر شەکری تێدایە هەم شێوازی خواردنەکەی جەمەکانی لێ تێک دەداتن وە دەکات ژەمەکان بۆ نمونە تاخیرتر بێت لەوانەیە ژەمی ئێوارە بڕواتن بۆ درەنگانی شەو ئەمەش بە تێپەڕبوونی کات لەوانەیە بێتە هۆی قەڵەوی لەبەر هەندێ ئێمە دەڵێن کە میوەکان لە ماوەندی ژەمەکان بخورێت یان زۆر جار پێش ژەمەکان بخورێت بە نیو سەعات یان بە سەعاتێک هەم سوودی تەندروستی زۆرە هەمیش وە دەکات بەڕاستیەت و دوورکەویەوە لەو خواردنانەی کە ڕێژێکی زۆر شەکریان تێدایە و پاشان کە دوورکەتیەوە دوور دەکەوێت لەو ئیدمانانی کە ئێمە بەڕاستی زۆر جار ئەو کەسانی کە لێمان دەپرسن بەهۆی قەڵەوی یان بەهۆی بابەتی تر ئەوەی کە خەڵکەکە ئیدمان بووە ئاڵوودە بۆ بەو شیرینە دەستکردانەی کە هەیە چونکە لە بیرمان نەچێت بەڕاستی شەکر یعنی بەپێی هەندێک توێژینەوە سەرچاوە بەقەت یعنی هەر جار بەقەت کۆکاین خەسڵەتی ئاڵوودەبوونی هەیە بۆی دەبینی بەڕاستی کاتێک منداڵ یان هەرزەکارێک خو دەداتە خواردنی شیرینی وەکو لە پرسیارەکە پێشتریش باست کرد ئەوەیە یعنی بەڕاستی حەزیناسە زۆر میوەی چونکە ئەو ڕێژە بۆ نمونە هۆرمۆنە خۆشیانەی ئەو دۆپامینانی کە لە شیرینێکی دەستکرد دەردەدرێت لە میوەکان دەرنادرێت بۆیە زۆر دڵی بە میوە خۆش نابێت زۆرتر خو دەداتە بۆ نمونە شیرینیەکان لەبەر هەندێ بەڕاستی میوە بخرێتە بینی ژەمەکان وەکو سناکێک یان وەکو سوکە ژەمێک وەکو باسم کرد هەم لە ڕووی تەندروستیەوە زۆر باشە هەم لە کۆمەڵێک کاریگەری خراپی بۆ نمونە هەڵسوکەوتی خۆراکی دەمان پارێزێت. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر یاسین مامەند پسپۆڕی تەندروستی خۆراک زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دووبارە سپاس بۆ ئامادەبوونت. بەڵازان خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەسەر سەبر و ئارامگرتن لەسەر قەرزدار کە مامۆستایەکی ئاینی کۆمەڵێک دانیار ببوورە پێم وا بێت ڤیدیۆکی دیکە ئامادەیە هاوکارانمان ئاماژە بۆ دەکەن کە هاوڵاتیەک ماوەی 16 ساڵە قاورمە دەفرۆشێت کە هاوکارمان سوهەیب محەممەد لا سەی سادق بۆی ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری و ڤیدیۆبی. ویدیو تو من ياسين عبد الله لصالي 2006 قاورمە فرۆشم کە زیاترەکە لە 16 ساڵ الحمد لله من لە کارەکەی خۆم ڕازیم سوپاسی خواکەم بەیانیان لە بانگی بەیانیەوە لێرەین ئیتر تاوەکو سەعات 10 و 11 بەپێی ڕۆژی وا هەیە زوو تەواو بین ڕۆژی وا هەیە درەنگتر تەواو بین و لە ڕووی مادیەکەیشەوە بڵێیت ئێمە چۆن بڵێیت گران نییە قاورمە بە 500 ناری فرۆشن ئێمە بەنانیش و بە سەمیژەم هەر بە 500 دەین ئەوە بۆ خۆی بەشێکە بەشێکیشان ئەوەیە کە خەڵک ئەوێت کە شتێکی تەندروست بخواین ئازەلامی وا هەیە بە هەزاریش بهەرەی کڕێ کێشەی نیە لەگەڵ پارەکە ئازەلامی وا هەیە هەزاریشی پێ بدا کێشەی نیە لە بەرەوە لە شتێکی تەندروست نەخۆم. ئێمە لە ماڵە شوێنی تایبەتیمان هەیە شوێنێکی تایبەتم بۆ دروست کردووە لە ماڵەوە قاوەرمە دروستەکەین تەمان
قاورمنەوەکە نۆگەنیت ئەیکەیتە ئەو چەند سەعاتێک و دوایی لە بخارا و ئەنێ بەهاراتی تێیەکەیت و تا ئاکوڵێ و دوای سار دەبێتەوە دوایی لە مەکینەیە دەیت و قاورمەکە دروستەکەی ئەوە شێوازی دروستکردنەکەیەتی الحەمدولیڵڵا خەڵک ڕازیە و ئەوەش ئێمە پێمان بکرێ بینی خۆمان و خوا درێخی ناکەین لە پاکردنی کەوەرەکەەوە چۆن بڵێ لە دروستکردنی قاورمەکە لە پاک و تەمیزیەکانی لە حسابکردن بۆ سەر عارەبانەکە و پاک و تەمیزی و شۆردن و شۆردنەوەی هەموو شتەکان بەعام بە تایبەتی قاورمەیەکێ لەو شتانەی کە ئەبێ زۆر وریابی کەوەرەکەیە پاکردنی کەوەرەکەیە ئەبێ هەموو تاڵە کەوەرێ دەستی تێ بکەی بۆی جۆن پاک بێتەوە ئەم جاگنێ دوایی لە ئاوی بکەیت و بیشۆریتەوە تۆزێک گرنگی پێدانی زۆریە بە تایبەت کەوەرەکەی بێگومانم شان ساڵە هەر لێرا بووم و هەر لەم شوێنە بووم بەیانیان لێرام و دوانیوەڕانیش لە هاوینان تەڵعاان کە ڕۆژگار درێژە بێت لای سەرۆ لای مزودی بەرکەولی ئاواسین دوانیوەڕانی شوێمە کیلۆکێشیشمان هەیە بە کیلۆژ ئەیدەن بە خەڵک جاری وایە خەڵک دێت بۆ کافتریاکان بۆ دوکانی لەفەکان بۆ ماڵەوەی باتۆ کابرا بۆ خۆی کابە لەفە لە ماڵەوە بە کیلۆش ئەیفرۆشینە بەویشمانە هەیە و خۆم زۆر لە کارەکەم ڕازی مەگو پێم وتی هەموو ڕۆژێک کە دێم بۆ کار ئەڵێ یەکەم ڕۆژمە ئیشەکەم ئەوە نیە بڵێم بە بێزاری و بە بێتاقەتی ئیش و کار بکەم هەموو ڕۆژێک کە ئێمە سەر کار ئەڵێ ئەو ڕۆژە دەستم کرۆ بە ئیش سوپاسی خواکەم و زۆریش لێ ڕازیم چی دێگەم دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لەبەرەوەی کە زیاتر خزمەت بە قورآنی پیرۆز بکرێت و زیاتر قورآنی پیرۆز بەشکۆ بکرێت و هاوڵاتیان و ئامادەبوانی ئەو فیستیڤالە زیاتر بە جۆش و خڕۆشەوە بەشدابن بڕیارە ئەمڕۆ فیستیڤالێکی گەورە لە ناحیەی چوارقورنە لە شاری ڕانیە ئەنجام بدرێت کە مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری هەستاوە بە ئامادەکردن و ڕێخستنی ئەم فیستیڤالە ئێمە لەم تۆرێماندا باز لە ئامادەکاریەکان دەکەین و بزانین کار و چالاکیەکان لە چی پێک دێت کە پێم وابێت چەند بانخوازێک لەوێ میوان دەبن و قورئان خوێنی نێودەوڵەتیش بە هەمان شێوە لەو فیستیڤالەدا بەشدار دەبێت بەگشتی بزانین فیستیڤالەکە باز لە چی دەکرێت دەچمە لای میوانەکەمان کە بە شازێکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵمانە بەڕێز مامۆستا عەلی حوسێن ئەندامی لیژنەی ئامادەکاری فیستیڤاڵی شکۆی قورئان مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە سەڵاوی خوا لە ئێوەش و لە هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس مامۆستا ئەگەر باس لەو بکەین کە بڕیارە ئەمڕۆ ئەو فیستیڤالە لە ناحیەی چوارقورنە بەڕێوە بچێت کار و چالاکیەکان چین و چۆن ئامادەکاریتان کردو بۆ ئەو فیستیڤالە بەڵێ ئەمڕۆ کە بڕیارماندا بە کردنی فیستیڤالێکی شکۆی قورئان لەو ڕۆکەدا بە ئامادەبوونی سەدان لە مامۆستایان و لە قوتابیە بەڕێزەکان سوپاس بۆ خوای گەورە کە ئێستا لە ناو بەڕێوەبردننی ئەو فیستیڤالە شکۆیەداین بۆ قورئانی پیرۆز بە خۆشی بە سەرکەوتووی ئەلحەمدولیلا وا بەڕێوە دەچێت کە جێگەی دڵخۆشیە مامۆستایانێکی زۆر و قوتابیانێکی زۆر تێیدا بەشدار بووە ئەوە جێگەی دڵخۆشیە بۆ بەرزڕاگرتنی شکۆی ئەو قورئانە لە هۆڵی دڵان لە چوارقورنە جێگەی دڵخۆشیە و ئومێدم وایە خوای گەورە بیکاتە توێشوی قیامەت و دڵخۆشی و هاندانێکی زیاتریش بۆ مامۆستایان و بۆ قوتابی خۆشەویستەکان بۆ ئەوەی زیاتر هەوڵ بدەن ئەو قورئانە پیرۆزە بکەن بە نور و ڕۆشناییەک بۆ دڵەکانیان و بۆ بەرچاوڕوونیان لە ژیان بۆ ئەوەی ببێ بە توێشوە بۆ دوا ڕۆژ. زۆر باشە مامۆستا چەند کەس لەم فیستیڤالەدا بەشدار دەبن و هەروەها ئامانجتان چی بووە لە سازکردنی ئەم فیستیڤالە؟ بەڵێ ئێمە بۆ ئەو فیستیڤالە شکۆیە قورئانیە کەوا بڕیارمانداوە لە بانیوە تاکو و ئێوارە لە 8:30 بەیانی بۆ 6 بەرنامەکانمان بە وردی دابەش کردووە بە سەرچەند بەشێکدا بۆ مامۆستایان و بۆ قوتابیان کە لەو فیستیڤالە شکۆیە قورئانە بەگشتی
زیاتر لە 800 مامۆستا بەشدارە و زیاتر لە 1200 قوتابی تێیدا بەشدارە. زۆر باش مامۆستا پێم وا بێت تیر و پشک دەکرێت بۆ بەشداربوان و خەڵات دەدرێت خەڵاتەکان چین و تیر و پشک بۆ کێ دەکرێت ئەوانەی کە بەشدارن لە نێو ئەو فستیڤاڵەدا؟ ئەو فستیڤاڵە کردومانە بە 4 بەشێکیان بۆ مامۆستایانی وانە قورئانیەکان لەگەڵ قوتابیەکانیاندا و بەشێکیان ئەو مامۆستا و قوتابیانەی کە قورئان لەبەرن لە 5 جوزء قورئانەوە تاکو و هەموو قورئان و بەشێکی کەیان ئەوانەی کە دەنگیان خۆشە لە قورئان خوێندندا قورئان خوێنی ناودەولین یا قورئان خوێنی ناوخۆیین و بەشێکیان ئەوانەی کە ئیجازەی قیرائەیان هەیە هەم مامۆستان ئیجازە دەدەن و یان ئەوانن کە ئیجازەیان وەرگرتووە یعنی لەو 4 بەشەدا هەر یەکێک لە مامۆستایان یا لە قوتابیان خۆی دەبینێتەوە. زۆر باشە مامۆستا لەو فستیڤاڵەدا چەند بەشێک پێک دێت پێدوانیە کاتەکەی کەم نەبێت یاخود چۆن چۆنی دابەشتان کردووە لە 8:30 و تاوەکو ئێوارەوە کە دەخایەنێت واتە فریای ئەو هەموو چالاکیانە دەکەون؟ کار و چالاکیەکانی ئێمە لەو فستیڤاڵەدا بەو شێوازە ڕێکمان خستووە کە بەیانی لە سەعات 8:30 بەیانیوە تاکو 11:30 بۆ 12 مامۆستایانی وانە قورئانیەکان لەگەڵ قوتابیەکانیاندا و 12 لەو قورئان خوێنە ناودەولی و ناوخۆیانەشدا لەگەڵ چەند بەرنامەیەکی کەشدا کە پێشکەش دەکرێت و پاشان دوای نیوەڕۆ لە سەعات 1:30 دەست بە بەرنامەکە دەکرێتەوە بۆ ئەوانەی قورئان لەبەرن و ئەوانەی ئیجازەی قیرائەیان هەیە و ئەوانەی کە دەنگیان خۆشە و بەشێکی کە لە دوای نیوەڕۆدا قورئان دەخوێنن لە بەردەم میوانە بەڕێزەکان و قوتابیەکاندا. زۆر باشە مامۆستا مەرجەکانی کەسانی بەشدار چییە؟ ئایا ئەو کەسانی کە بەشدارن هیچ مەرجێکتان بۆ داناون؟ کەسانی بەشدار میوانە بەڕێزەکان هیچ بەشێکیان میوانن بانکێشت کراون کە تەنها میوانن بەگشتی بەبێ جیاوازی و بەشێکیشیان هەر قوتابین. ئەوەی بەیانیان کە ئێستاکە زۆربەیان کە قوتابینە ئەوانن کە قوتابی قورئان خوێنن یا بەردەوام قورئانیان خوێندووە و ختمیان کردووە و لەگەڵ قورئان خوێندن بەردەوامن یا ئەوە تا ئێستا قوتابینە و ماویانە قورئان ختمکەن. مەرجمان ئاوا بووە کە کتومانە ئەوەی کە دێ بەشدار دەکا شکۆیەکە بۆ قورئان ڕێپیشاندەرە و ڕووناکیە بۆ دڵ دەبێ ئێوە لێرە بەدواوە بەشدار بن و بەردەوام بن لەگەڵ ئەو قورئانە. ئەوە بەشێکیانن کە قوتابیە بەڕێزەکانن بە دڵخۆشیەوە کە نەمانتوانی لە بەرکەمی جێگا لە بەرگچکەی جێگالەوەی زیاتر بەشداری بە قوتابیەکان بکەین کە هەر توانیمانە نزیکی 1200 قوتابی بەشداری پێ بکەین ئەگەرنە زۆرێک لەوە زیاتر داوایان کردووە لەوانەیە گلەیشمان لێ بکەن بەڵام نەمانتوانی زیاتر لەبەر جێگە و ڕێگا و بەشێکیشان هەندێک لە میوانە بەڕێزەکانن هیچ مەرجێکمانی بۆ ئەوانە تەنها ڕێز و حورمەتێکە بۆ خۆیان و هاتوون بە میوانداری کە کەسانێکی دیاری کراون. زۆر باشە مامۆستا ئەو قورئان خوێنانەی کە بۆ دەنگخۆشی لەم فستیڤاڵەیە بەشدارن ئایا تەنها قاریئەکانی ناوخۆن یاخود قاریئەکانی دەرەوەشتان بەشداری پێکردو و کەسانی مەبەستم دەرەوەی هەرێم لەم فستیڤاڵەیە بەشدارن بۆ دەنگخۆشی؟ بەڵێ بۆ دەنگخۆشی ئەوانەی کە بەشدارن ئێمە 3 قورئان خوێنی ناودەولیمان هێناوە یەکیان لە کوردستانی ڕۆژهەڵات لە سنە و یەکیان لە ناوخۆی عێراقا لە فەلوجە و یەکیان هەر تورکمانە لە کەرکووک بەبێ جیاوازی کە هاتوون و قورئان خوێنی ناودەولینە و ئەوانەی کە قورئان خوێنی ناوخۆی ئەو سنوورەنە واتە سنووری پشدەر و بێکوێن ئەوانن کە دەنگیان خۆشە قورئانێکی جوان دەخوێنن لە ڕووی تەجویدەوە لە ڕووی مەقام و قیرائەوە قورئان خوێنی باشن کە لەسەر ئاستی ئەو سنوورە
زۆربەی دانیشتوان و جەماوەری ئەو سنوورە دەنگەکانیانی پێخۆشە ئێمەش ویستمانە دەنگە زوڵاڵەکانیان دەنگە خۆشەکانیان هەر زیندوو بێ و بگاتە دوێی زۆربەی برایان و خوشکانمان لە سەرتاسەری جیهاندا ئینشاءالله. ئەم جۆرە چالاکیانە خزمەتکردن بە قورآنی پیرۆز و هەموو ئەو چالاکیانەی کە لە خزمەت ئاینی پیرۆزی ئیسلامدان کە بەشێکی زۆریان لە سنوورە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا کۆمەڵی دادگەری خۆی بەسەر مەشقی ئەو بابەتانە دەزانێت و بە ئەرکێکی خۆی دەزانێت تا چەند ئەمە گرنگە بۆ کۆمەلگا تا چەند گرنگە گەنجان لاوان ئاشنابن بە قورآنی پیرۆز بە بۆی کە هەست و سۆزێکی تایبەتیان هەبێت بۆ خۆشەویستی بۆ قورآنی پیرۆز بۆ فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵێ لە ڕاستیدا ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کە هەڵگری پەیامێکین پەیامەکەمان قورآنی پیرۆزە. قورآنی پیرۆز بەرنامە و مەنهەج و یاسا و دەستوری ژیانە. ئێمە دەمانەوێت لە هەموو لایەنەکانی ژیاندا ڕەنگداتەوە ئەو قورآنی پیرۆزە. بۆیە ئێمە دەمانەوێت ئەو قورآنە لە ناو ئەو چینەی کە تازە پێدەگا کە ئەو چینە ئەوڕۆکە وەهای لێکراوەکە زیاتر دوورکەوێتەوە لە قورآنی پیرۆز. بەڵام ئێمە بە هەموو شێوازێک هەوڵ دەدەین و کۆشش دەکەین بۆ ئەوەی ئەو قورآنی پیرۆزە لە ناو ئەو کۆمەڵگەدا زیاتر ڕنگدانەوەی هەبێ و ببێتە ڕۆشنایی بۆ دڵەکان. بۆیە ئێمە لە مناسەباتی ئاوادا لەو شێوەدا لە بەرزراگرتنی شکۆی قورئاندا و بەردەوام دەبین وەکو کۆمەڵی دادگەری دڵمان خۆشە بەوە کە ئەوڕۆ کە توانیمانە فیستیڤاڵێکی شکۆی قورئانی لەو شێوە ئەنجام بدەین لەو سنوورەدا و ئومێدم وایە کە بتوانین لە هەموو سنوورەکانی کەشدا بەو شێوەیە فیستیڤاڵی شکۆی قورئان ئەنجام بدەین کە بەڕاستی جەماوەرمان بە تێگەڕایی بەگشتی بە تایبەت چینی گەنجان شاویان لەوەیە کە بتوانین و هەر کەسانێکی کەشکە هیممەت بکەن هەوڵ بدەن کە قورئانی پیرۆز بە هەموو شێوازێک وها لێ بکەن کە جێخۆی بگرێ و جێی پێ بکرێتەوە لە ناو دڵەکاندا و ڕنگدانەوەی هەبێ لە کۆڕ و سیمینار و لە مناسەبات و بە هەموو شێوازێک بەرزراگرتوێ ئەلحەمدولیلا دڵمان خۆشە بەوە کە زۆرێکی یەکجار زۆر لە برایان و لە خوشکانمان بەدەنگمانەوە هاتوون و دەستخۆشیان لێکردوین کە توانیمانە بەو کارە پیرۆزەوە هەڵبستین. پرسیارەکەم نەچێتە چوارچێوەی سیاسەتەوە زۆرێک لە هاوڵاتیان و زۆرێک لە ئەنداما و لایەنگرانی کۆمەڵی دادگەریش پێیان وابوو دوای کۆنگرە و گۆڕینی ناوی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی دادەماڵێت لە تەواوی ئەو بابەتە ئیسلامیانی کە هەن بەڵام دەبینی لە ئێستادا زیاتر جۆش و خرۆش دەدرێت بە بابەتە ئاینیەکان بە قورئانی پیرۆز لە ڕێگەی دەستگاکانیەوە لە ڕێگەی کار و چالاکیەکانەوە زیاتر خزمەت بە قورئانی پیرۆز و بە ئەو بابەتانەی کە گرنگن بەلای ئاینی پیرۆز ئیسلام و گرنگی پێدەدێت. پێت وانییە کە پاشگری ئیسلامی کاریگەری ئەوەی نەبووە کە لەسەر کۆمەڵی دادگەری لەسەر کار و چالاکیەکانی خزمەتکردن بە ئیسلام باش حاڵی نەبووم لە پرسیارەکە دووبارەیەکەوە. زۆر باشە مامۆستا پرسیاری ئەوم کرد کە دوای کۆنگرە زۆرێک لە هاوڵاتیان یاخود زۆرێک لە لایەنگرانی کۆمەڵی دادگەری پێیان وابوو کە لابردنی وشەی ئیسلامی بە کۆمەڵی دادگەریەوە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەم حیزبە لە بابەتە ئیسلامیەکان لە کار و چالاکی ئیسلامیەکان دادەماڕێت زیاتر بە سیاسەتەوە خەریک دەبێت. بەڵام ئێستا دەبینین کە بەو شێوازە نیە زیاتر کار و چالاکیان لەسەر بابەتە ئیسلامیەکانەوە لەسەر شکۆدارکردنی قورئانی پیرۆز و لەسەر ڕێزگرتن و بەردەوامدان بە فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمانە صلی الله علیه وسلم. پێت وایە کە ئەو پاشگرە هیچ کاریگەری نەبووە لەسەرەوەی کە بابەتە ئیسلامیەکان بابەتە ئاینیەکان زیاتر گرنگی پێ بدات ئەو حیزب و لایەنە. بڵێ بەبێ گومانی دەڵێم لابردنی پاشگری ئیسلامی لە کۆمەڵ هیچ کاریگەریەکی نەبووە بەوەی کە ئێمە گۆڕانکاریمان بەسەردا بێت لە خزمەتکردن بەو ئیسلامە، بەڵکو هەر کەسێک تێگەیشت پێ لە قورئانی پیرۆز ناوی ئیسلامی پێوە بێ یا پێوە نەبێ خزمەتی خۆی دەکا.
ئێمەش زیاتر و باشتر و بەڵکو بە گەورەتر بە پیرۆستر ڕۆژ بە ڕۆژ هەوڵ دەدەین تەماشای ئەو قورئانە بکەین و تەماشای شەریعەتی خۆمان بکەین و شەریعەتی خۆمان جێبەجێ بکەین و ئێمە پێشتر چۆن کارمان کردووە کە کۆمەڵ ئیسلامی بووە و ئێستا هەوڵ دەدەین چاکتر و باشتر و زیاتر وەکو کۆمەڵی دادگەری کار بکەین بە بۆچوونی من و بە بۆچوونی زۆریش لە مامۆستایان هیچ کاریگەریەکی نەبووە بۆ سەر کار و چالاکیەکانی کاری ئیسلامی و هەر کەسێکیش کە بەڕاستی حاڵی بوو بێ لە ڕابردووی ڕابوونی ئیسلامی و ئێستاش وە بۆ داهاتوش و پێشتریش کە دیتومانە لە زۆربەی ڕابوونەکاندا ئەو جموجۆڵانە ناوی ئیسلامیان پێوە نەبووە ناوێکی کەیان پێوە بووە بەڵام کار و چالاکیەکان و دەور و کاریگەریان لە ناو کۆمەڵگەدا زۆر باش و چاک و چەسپاو بووە و سەرکەوتوش بوون لە کارەکانیاندا و نمونەی ئەو ڕۆژ لە ئەرزی واقعیشدا زۆرە کە سەرکەوتونە و حکومڕانیش دەکەن و ناوی ئیسلامیشیان پێوە نییە و ئومێدمان وایە کە ئێمەش بە هەمان شێوە کارەکانمان چاکتر باشتر گەورەتر بکەین و من دەڵێم بە بێگومانی لە لای ئێمە و ئەوەندەی من تێگەشتم و ئەو برایانەی ئەو خوشکانەی کە من دەیان ناسم بەڵێ هیچ کاریگەریەکی نەبووە بۆ سەر کار و چالاکیەکانی و کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆدا بۆ کۆمەڵی دادگەری هیچ کاریگەریەکی نەبوو بۆ بەڵکو و کار و چالاکیەکانمان دڵسۆزیمان بۆ ئەو قورئانە بۆ فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بۆ پابەندبوون بەو شەریعەتەوە زیاتر بووە چاکتر بووە باشتر بووە گەورەتر بووە بەردەوامتر بووە بۆ چڕ و پڕتریش بۆتەوە بەراورد لەگەڵ پێشتر و لەگەڵ ڕابردوودا. باش مامۆستا ئەم فیستیڤاڵە تاکەی بەردەوام دەبێت و بەڕێزیشت ئاماژەت بەوە کرد کە لە چەند بەش پێکاتووە کە لە 8:30 بەیانی تانی وەڕۆ بەشێکی پێشکەش دەکرێت و دوانی وڕۆژ چەند بەشەکەی دیکەی بە کۆتا دەگات. ئایا بەدەل لەو بەشانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد هیچ کار و چالاکیەکی دیکە لەو فیستیڤاڵەدا ئەنجام دەدرێت؟ لەو فیستیڤاڵەدا ئەو کار و چالاکیانەی کە ئەنجام دەدرێت وەکو باسم کرد کار و چالاکیەکان کردومانە بە 4 بەش هەندێکیان لە پێشنی وەڕۆدا هەندێکیان لە دوانی وەڕۆدا خوێندنی قورئانی پیرۆزە چونکە ئەو فیستیڤاڵە تایبەتە بە قورئانەوە بە بەرزڕاکردنی قورئان هەم بە خوێندنی قورئان و هەم بە کورتەوتار و ئامۆژگاری لەلایەن چەند مامۆستایەکەوە کە ئێستا کە مامۆستا ئیسماعیل شێخانی قسە دەکات لەبارەی گەورەی و شکۆی قورئان و چەند بابەتێکی کەی کورتی تێدایە بۆ بەرزڕاگرتنی شکۆی قورئان و خەڵاتی عومرەی تێدایە بۆ ئەوە ئامادەبووانە بۆ هەر بەشێ خەڵاتێک بە تیر و پشک بۆ هەر کەسێک دەچوو و بۆ تێگرای ئەو قوتابیانەی کە ئامادەن خەڵاتێکمان ئامادە کردووە بەپێی ئەوەی کە توانیمانە ینی کار و چالاکیەکانی ئەو ڕۆمان لە بەیانی و تاکو ئێوارە بە هەموو شێوازەکان بریتیە لە بەرزڕاگرتنی شکۆی قورئانی پیرۆز بە خوێندنی بە باسکردنی بە پێداچوونەوە بە ڕابردوویەک بەو مامۆستایانە بەو زانایانە بۆ قوتابیانەدا کە چۆن خزمەتی ئەو قورئانەیان کردووە و لە داهاتوودا چۆن بتوانین زیاتر خزمەتی ئەو قورئانە بکەین. مامۆستا عەلی لە زۆر شوێن کێشەی شوێن ئەو شوێنی کە فستیڤاڵی تێدا ئەنجام دەدرێت دەبێتە گرفت بۆ ئامادەبووان یاخود بۆ سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە ئەو شوێنەی کە دابینتان کردو ئایا دەکرێت کە هاوڵاتێکی زۆر تێیدا بەشداری بکات واتە شوێنێکی فراوان و گەورەیە؟ باش حاڵی نەبوو لە پرسیارەکە گرت دووبارێکی دابینتان کردووە بۆ ئامادەبووان شوێنێکی فراوان و گەورەیە کە بەشێکی زۆر هاوڵاتیان بتوانن لەو فستیڤاڵەدا بەشداری بکەن؟ ئەو شوێن و جێگەی کە ئامادەمان کرد بۆ ئەو فیستیڤاڵی شکۆی قورئانە بە حەقیقەت شوێنەکە گچکەیە و حتا کورسیەکانیشی کەم بۆ زیاترمان بۆ هێناوە ینی لەوەی زیاتر نەمانتوانیوە لەو هۆڵە گەورەتر نییە لەو سنوورەدا کە گەورەترین هۆڵە بۆ بۆنەوە مناسەباتەکان گرتومانە هەرتوانیومانە ئەو ڕێژەیە بەشداری پێ بکەین
بە حقیقت شوێنەکە گچکەیە بەڵام لەو کات و ساتەدا لەو شوێنە گەورەتر نییە باشتر و گونجاوتر و مناسبتریشن دەست نەکەوتووە ئەگەرنا بتوانین لە ئایندەدا لە کاتێکی مناسبدا شوێنی گەورەتر و باشتر بەڵکو بتوانین لە شوێنە کە لە دەرەوە بێ بۆ ئەوی بتوانین زۆر لەوە زیاتر مامۆستایان و قوتابیانمان بەشداری پێ بکەین چونکە لە هۆڵەکاندا ناتوانین زیاتر بەشداری پێ بکەین توانیمان هەر ئەوەندە بەشداری پێ بکەین تا ڕادەیەک باشە بەڵام بە حەقەت ینی نەمانتوانیوە زۆربیان بەشداری پێ بکەین لە داهاتوودا بەڵکو ئیشاءڵڵا شوێنی گونجاوتر بۆ ئەو بۆنە و مناسەباتانە بەکاربێنین ئومێدمان وایە ئینشاءڵڵا بەڵام هەم بەشداربووان لە مامۆستایان و هەم لە قوتابیان الحەمدوللا زۆر بە دڵخۆشیەوە بەشدارن چونکە بەرزڕاگرتنی شکۆی قورئانە قورئانی پیرۆزیش ئارامیە بۆ دڵەکان ڕووناکیە بۆ چاوەکان و ڕووناکیە بۆ دڵەکان ئومێدمان وایە کە ئینشاءڵڵا هەموو لایەک دڵی خۆش بێ و بە دڵخۆشیەوە لەو هۆڵەدا دانیشت بێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی حوسێن ئەندامی ئامادەکاری فیستیڤاڵی شکۆی قورئان. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بەڵازان و خۆشەویستان مامۆستایەکی یانی لەگەڵ کۆمەڵی گەنجی جوان بە شێوازێکی جیاواز و لە نێو پێدەشتێکدا باز لە سەبر و ئارامگرتنی قەرزدار دەکەن. ئێمەش پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبینەوە. عليك السلام داور توضك مش بتوره فرمو زين تباشر مجني بار لسر بارنا ديوا والله جاكاك مستوني قاعد شو ان شاء الله تدمو كيف تمس زين اللي مشت داور بارك دائما مروش مش ترى برضو ما هم خوكم هرم قرض داري ما جابونا ناكاتو حيدرش كيسر ولا داي كنت دم وسام مسموني هذا ما كان دوست شو بارك يا زين شو والله جبها لا قاعد راوس شد بنا نابي اتكون كل احسن مكان انا كان يقول لك نابي لا خلاص داري لا سلماني خد كده حيدرتك بات وميدت نابي جاي معه الدراوس بات كاك راوسن برام راوسن كاك راوسن ماما او كابريات تلم يجي بارين يسر بارين معتو كابريات تابرني وريك بيال شاكت لا سرخو راوسن قرزي لسلا ماما قرض دارم بس ماما صام مسوني جاري كنا متنا دموا دموا بس صام مسوني جاري موت با من شتكتان بو بخون موا سن فرمایشتکی بخون موا سبارت بۆی کە ئینسان ئەگەر کەسێک قەرزدار بێ قەرزی لەسەر کەسێک بێت چاوەڕوانی بکات لە کاتێکدا کە نیەتی پاداشتەکەی چەندە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێت ومن يسر على معسر يسره الله في الدنيا والآخرة. هەر کەسێک چاوەڕوانی کەسێک بکات کار ئاسانی بۆ کەسێک بکات کە قەرزدارە خدای پەروەردگار لە دنیا و لە دوا ڕۆژاندا کار ئاسانی بۆ دەکات. کار ئاسانی بۆ دەکات لە کاروباری دنیادا، کار ئاسانی بۆ دەکات لە کاروباری قیامەتێدا. لە فەرمایشتی دیکەدا هاتووە کە هەر کەسێک چاوەڕوانی کەسێک بکات لە قەرزەکەیدا کە قەرزدارە خوای گەورە لە ڕۆژی قیامەتێدا لەژێر سایب سێبەری خۆیدا حەشری دەکات. یاخود دەفەرمێ بكل يوم صدقة. ئینسان چەندە چاوەڕوانی خەڵک بکات کە قەرزی لەسەرە بەقەت ئەوەندەی کە کردوویەتە قەرز هەموو ڕۆژێ خەوی و پاداشتی بۆ دەنووسرێت. ئەگەر کاتی دانەوەی قەرزەکەی هات هەموو ڕۆژێ پاداشتەکەی دووقات دەبێتەوە. ئەنجا لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە کە بوخاری موسلیم ڕوایەتیان کردووە. ئەبی هورێرە بمان دەگەڕێتەوە کە بە دوو ڕیوایەت هاتووە. دەفەرمێ پیاوێک دەمرێت کاتێک کە دەمرێت لێی دەپرسن کە چ چاکەیەکی هەیە، پێی دەڵێن ئایا هیچ چاکەیەکت هەیە؟ دەڵێن نەخێر هیچ چاکەیەکم نییە، تەنها ئەوەندە نەبێت کە کاتێک قەرزم لەسەر خەڵک بۆ ئەو کەسێک کە دەچوو بۆ ئەوەی کە قەرزەکەم بۆ وەرگێتەوە پێم دەوت ئەگەر قەرزەکەی نەبوو بەدەستیەوە نەبوو یان چاوەڕوانی بکەن یاخود لی خۆش بن. دەفەرمێ خوای پەروەردگاریش لەبەر ئەوەی کە قەرزی داوە بە خەڵک خوای گەورە لی خۆش بوو عەفوی کرد. ئەنجا دەفەرمێ لە ڕوایەتێکی دیکەدا هاتووە ئەو کەسێک کە دەمرێت کەسێک دەمرێت تەنها لەبەرەوەی کە لە قەرزدا چاوەڕوانی خەڵکی کردووە خوای پەروەردگاریش لەسەر ئەوەندە و لەبەر ئەوەندە لەو کەسەیە خۆش دەبێ و عەفوی دەکات. ئایا ناتەوێت خوای گەورە لێت خۆش بێت؟
دەیمادەم وایە چاوەڕوانی بکە چەند مانگێکی دیکەش فترەیەکی دیکەش چاوەڕوانی بکە بەشک و بەدەستیەوە بێ دوای قەرزەکەت داتەوە من نەمگوتو نایدەمەوە بەس ئێستا مسمەوە نیە مامەستەگا دەست بەدەستیەوە نیە سامیش ئینشاءالله بە ئەو پاداشتەی لەسەر ئەو فەرمانێتێکی خوێنتەوە ئەمە جولی ڕادۆسماوەتی ئینشاءالله. زۆر باشە دەستت خۆش بێت. جا من لێرەوە دەمەوێت بڵێم مەبەست ئەوە نییە کە ئینسان هەر قەرز کات و قەرزەکەی نەداتەوە ئەتۆش هەر چاوەڕوانی بکەیت، بەڵکو مەبەستمان ئەوە بوو کە پاداشتی ئەوە کە ئینسان چاوەڕوانی خەڵک بکە یاخود لێی خۆش بێ کەسێک کە نیەتی بۆ شتێکی دروست یاخود بۆ شتێکی پێداویستی قەرزی کردووە بەدەستیەوە نییە، نەک بە فێڵ قەرزەکەی تاخێرکە و هەر ڕۆژە شتێ بکات. ئەو کەسێک کە بۆ پێویستی قەرزی کردو بەدەستەوە نییە، ئەو کەسێک کە چاوەڕوانی دەکات مەبەستمان ئەوە بوو کە بڵین پاداشتەکەی چەندە زۆرە خوای گەورە لێی خۆش دەبێ مادام ئەو چاوەڕوانی خەڵک دەکات. بەڵام ئەگەر کەسێک بۆ شتێکی نادروست قەرز بکات یاخود بە فێڵ قەرز نەداتەوە بەڕاستی ئەو کەسە تاوانبارە، کەواتە دەبێت ئەو کەسێک کە قەرزی لەسەر خەڵکە بە جوانی داوا بکات، ئەو کەسەشی کە قەرزداری خەڵکە دەبێت قەرزەکەی لە کاتی خۆی دابداتەوە. ئەگەریش بەدەستیەوە نەبوو ئەو کەسێک کە خاوەن قەرزە چاوەڕوانی بکات پاداشتی لە لای خوای گەورە ئەوەیە کە ئینشاءالله خوای گەورە لێی خۆش دەبێت، خوای گەورە کار ئاسانی بۆ دەکات و لە ڕۆژی قیامەتێشدا دەیخاتە ژێر سێبەری خۆی. دەستان خۆش بێت هەر کاتێک هاتە دەسەد بیدەوە لە کاتی خۆیدا و ئینشاءالله تۆش پاداشتە لە لای خوای گەورەیە. بەڵێ بەڕێزان ڤیدیۆکمان بۆ ئامادەکردوون چۆنیەتی دروستکردنی مەحشی بەدار کە خواردنێکە مەحشی لای خۆمان دانیار بە باینجان و کوولەکە و تەماتۆ قیمە دروست دەکرێت. بەڵێ بەدار نەوەڵە با سەری ئەم ڤیدیۆ بکەین بزانین شێوازی دروستکردنی ئەم مەحشیە چۆنە فەرموون با پێکەوە بینێت.
خۆشەویستان بڕیارە ئەمڕۆ بە سپۆنسەری تۆڕ میدیایی کۆمەڵ و ڕێکخراوی زات سیمینارێک بۆ نێشتنی جگەرە لە جیهانداوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نێشتنی جگەرەیەوە باز لە زیانەکانی جگەرە دەکرێت کە بڕیار ئەمڕۆ سیمینارێک لە شاری سلێمانی ئەنجام بدرێت بە بەشداروانی ناو سیمینارەکە بەڕێز دکتۆر زانا ئەحمەد قەساب وەروەها بەڕێز دکتۆر عەبدولواحید و مامۆستا ئەکبەر محەممەد کە تێیدا بەشدارن لەو سیمینارەوە باز لە زیانەکانی جگەرە دەکەن کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە یاخود نێشتنی جگەرێ لە جیهاندا کە ئەمە بابەتێکی تەندروستی و بابەتێکی گرنگە کە زۆرێک لە گەنجان لە ئێستادا بەهۆی هۆکاری جیاوازەوە تووشی جگەرە و تووشی بابەتی نێرگەلە و کۆمەڵێک بابەت بوون کە لەم سیمینارەدا ئەم بەڕێزانە باز لە زیانەکانی دەکەن باز لەو دەکەن تا چەند گرنگە کە گەنجان و لاوان و کەسانی بە تەمەنیش دوورکەونەوە لە جگەرە و هەریەکەیان بە گۆشەیەکی جیاوازەوە باسی دەکات کە دڵنیان بوونە مامۆستا دکتۆر عەبدولواحید لە ڕووی تەندروستیەکەەوە باسی دەکات و بەڕێز دکتۆر زانا باماشەوە لە ڕێگەی بابەتێکی دەرونی بابەتێکی دیکە و لە گۆشەیەکی دیکەوە باز دەکرێت کە ئەمڕۆ بڕیارە ئەم سیمینارە لە شاری سلێمانی ئەنجام بدرێت کە تۆڕی میدیایی کۆمەڵ و تەلەڤیزیۆنی کۆمەڵ بە شازێکی ڕاستەوخۆ ئەو سیمینارە دەگوازێتەوە پێکەوە بینەری ئەو سیمینارە دەبین. خۆشەویستان هەزار ساڵی خۆرەوەتان لێبێ خۆشحاڵ بووین کە لە خزمەت جەنابتانە بوون بۆ پانێڵی زیانە تەندروستی دەرونیەکانی جگەرەکێشان کە ئەمڕۆ سیرێکی پێنجە ڕۆژێکی جیهانیە بۆ بەرەنگاربوونەوەی جگەرەکێشان یان نێرگەلەکێشان شێسا بۆتە دیاردەیە وەکو جگەرە کە زیانیشی زیاترە لە جگەرە. خۆشەویستان وەختیزان دیارە قسە زۆرەکە لەسەرەوەی ئایا جگەرەکێشان حرامە یا حرام نییە لەبەرەوەی دەقێکی سەریح نییە لەسەرەوەی کە جگەرە بە دەقێک حرام کرابێ وەکو چۆن مەی بە دەقێک حرام کراوە. لەبەرەوە بابەتێکمان لەسەرەوە ئابێت کە ئایا جگەرە بە چ دلیلێک کە هەندێک یا زۆر لە مامۆستایان و پێشەوایان لە فەرمول حرامە بەڵگەمان چییە و بەشێکی تر لەسەر لانی دەرونیەکەی ئایا جگە لەوەی کە جگەرە کارگەری لەسەر جەستەی مرۆڤ هەیە لەسەر لایەن دەرونیەکە هەیەی یانە و بەشێکی تریشی پانەڵەکەمان لەسەر زیانی جگەرە لە ڕووی جەستەیەوە کە چ گۆڕانکاریێکی خراپ لەسەر جەستە بەجێڵێ. جا خۆشەویستانم ئەزیزانم ئەم پانێڵە لقی سلێمانی ڕێکخراوی زات پێهێساوە و کەناڵی ئاسمانی پێیانی سپۆنسەری ئیعلامی پانێڵەکەی کردووە. پێشەوەی دەستکەین بە پانێڵەکەمان ئێمە ڤیدۆیەکمان هەیە کە باز لە مێژوویەکی کورتی زات دەکات ینی بە کورتی باز ئەکات زات چۆن دروست بۆ چۆن دەستی کردەوە بە ئیشەکانی. ئەو ڤیدۆی بین و شاو دەزگەین بە پانێڵەکەمان. هەڵکراوە
هەموو دەیان پرسی چی بکەین و لەکوێ دەست پێ بکەین. بڕیار دەرا کە ڕێکخراوی زاد یان خێرزاد تایبەتمەند بێت تەنها بە نەشتەرگەری نەخۆشە هەژارەکان، بەڵام ڕۆژانە دەتوانێت چەند نەشتەرگەری بکات. وتیان ئەگەر زاد بتوانێت بە 3 مانگ 3 نەشتەرگەری بکات ئەوە شاکاری کردووە، بەڵام زاد لە درێژەی تەمەنیدا جاری وە هەبووە تەنها لە ڕۆژێکدا 2 هێندە یا زیاتر نەشتەرگەری کردووە. ئیتر زاد دەبێت ئیش بکات و پەر بەهاوێت. ئەوە بوو نووسینگەی سەرەکی لە شاری سلێمانی کردەوە، لەوێوە دەستی بەکارەکانی کرد. دکتۆر عەبدولواحید گوتەنی کەوتە سوالکردن تا سوال لە کۆڵ دەیان نەخۆشی هەژار بکاتەوە. لە هەموو چی و توێژێک هاتن بەدەم زادەوە. پاشخوا پشتیوانێکی زۆری بۆ دروست بوو. دەیان دکتۆر تایبەتمەند و زۆر سەرکەوتوو بڕیاریاندا ببنە هاوکاری زاد. چەندان دەرمانخانە و نەخۆشخانە و سەنتەرەکانی تیشک و سۆنەر و تاقیگان ئاڵێنی هاوکاریاندا. چەندان زەنگین و خواپێدا و ڕووی بەخشینەکانیان کردە زاد. چەندان هاوڵاتی ئەم وڵاتان وەک خۆبەخش و هاوکار ناویان لە زاد تۆمار کرد. لەسەر و هەموو ئەمانەوە خوا خۆی بۆ پشتیوانی ڕێکخراوەکە. با بەم شێوەیە تەمەنی خۆی هەرگارکرا. ئەوە بوو وردە وردە لەقی لە زۆربەی شار و ئیدارەکانی هەرێم کردەوە بە کەلوێکیشەوە. تایبەتمەندی خۆی پاراست. زاد بواری تەندروستی ڕووبژارد بۆ خزمەتی هاوڵاتیان بە دوو شێوە. یەکەم پێش نەخۆشکەوتن. زاد دەیزانی ئەگەر هەر تاکێک ڕۆشنبیری تەندروستی هەبێت و بەرامبەر ئەم کارە هۆشیار بێت، هەم خۆی ژیرۆرەی دەرمان و نەشتەرگەری نابێت، هەم نابێتە ئەرکیش لەسەر حکومەت و کەسوکاری. بۆیە زاد بە چڕوپڕی کەوتە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی لە ڕێگای کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و بڵاوکردنەوەی پرۆشەر و هەتا دوایی. دووەم پاش نەخۆشکەوتن. ئەو نەخۆشانەی ڕوویان لە زاد دەنا، زاد دەیناردن بۆ لای دکتۆرە هاوکارەکانی خۆی. کاتێک ئەو دکتۆرە تایبەتمەندە بڕیاری بۆ دەدا، زاد لیژنەی بە دووەدارچوونی دەناردە ماڵەکە و لە ڕادەی هەژاری نەخۆشەکەی دەپۆڵیەوە. بە پێ ڕێژەی هەژارەکەی زاد هاوکاری نەخۆشەکەی هەکرد. زاد بۆ ئەوەی کارەکانی زیاتر ڕێکوپێک و ئیداری بێت و باشتر بتوانێت لە خزمەتی بەشی تەندروستیەکەیدا بێت، هەر 3 بەشی کارژێڕی و ڕاگەاندن و پەیوەندیەکانی لە نووسینگەی سەرەکی و لەقەکاندا دامەزراند. بەم شێوەیە زاد بۆ 4 بەش ڕێکخرا. بەشی تەندروستی کە هۆشیاری تەندروستیش لەخۆ دەگرێت، بەشی کارژێڕی کە داراییش لەخۆ دەگرێت، لەگەڵ بەشی ڕاگەاندن و بەشی پەیوەندیەکان. پرسیار کرا زاد سەر بە کێ و کێ پاڵپشتی مادی زاد دەکات؟ زاد ڕێکخراوێکی ناحکومی خۆبەخشی قازانجنەویستی مێلایەنە. زۆربەی کارەکانی هاوکاری مرۆییە پێش ئەوەی هاوکاری مادی بێت، وەک دەستی ئاڵتوونی دکتۆر و نەخۆشخانە و دەرمانخانە و سەنتەرەکانی تیشک و سۆنەر و تاقیگەکان. ئەوەشی دەبێت وەک پارەی کاش سەرک بکرێت بۆ نەخۆشە هەژارەکان، تەنها و تەنها دەستی سپی و پارەی حەڵاڵی بەخشەرانی خواناس و مرۆڤ دۆستانە. زاد لە 3 ساڵی تەمەنیدا چی کردووە؟ لە ڕابردوودا زاد تێگەڕای نەشتەرگەری و هاوکاری پزیشکیەکانی لە سنووری هەرێمی کوردستان و عێراقدا بووە، نەیتوانیوە نەخۆش بنێرێتە دەرەوە. لەم سنوورە جوگرافیەدا چالاکیەکانی 3 ساڵی ڕابردووی زاد بەم شێوەیە بووە. 2900 نەخۆش سەردانی تێگەڕای لەخەکانی زادیان کردووە. 1120 نەخۆش نەشتەرگەریان بۆ ئەنجام دراوە. 559 نەخۆش هاوکاری پزیشکی کراوە. 115 سیمیناری ئەنجام داوە. 10,000 لەفلێتی تایبەت بە کۆڕۆنای بڵاو کردوێتەوە. ئەوەی شایانی باسە، زاد بەدەستی پاری نەداوەتە دەستی هیچ نەخۆشێک. ئەوەشی سەرفی کردووە بۆ تێچوونی نەشتەرگەری و هاوکاری پزیشکیەکان لە ڕێژی مەریانی خۆیەوە تەسلیمی نەخۆشخانەکانی کردووە.
زاد دەیەوێت بۆ داهاتوو چی بکات. سەرەتا زاد داوا دەکات پشتیوانی و هاوکاری زیاتر بکرێت بۆ ئەوەی بتوانێت هەنگاوی زیاتر بنێت و دەستی بەردەرەوەی هەرێمیش بگات. یانانی کەم ئەو نەخۆشانی لێرە چارەسەر ناکرێن بتوانێت ڕاوانی دەرەوەی هەرێمیان بکات. بۆ داهاتوو هەوڵ دەدات لەق لە شارەکانی تری عێراق و تەنانەت لە وڵاتانی تریش بکاتەوە. ئەمە جگەلەوەی بە پشتیوانی خوای گەورە و پاشان هاوکاری مادی و معنەویەکانتان بەڵێنی بەردەوامی دەدات لە خزمەت نەخۆش هەژارەکانتان. لەسەرەوەی کە جگەرەکێشان حرام بێت واتە بۆچی زۆرێک لە پێشەوەیان و لە زانایان فەرموو جگەرە حرامە لە کاتێکە بەچت بەڵگەیەک بۆم بابەتە بەڕێز مامۆسا ئەکبەر محەممەد فەرەج وەڵامی ئەو پرسیارە دادەوە کە ئایا جگەرەکێشان حرامە. مامۆسا ئەکبەر محەممەد فەرەج لە دایگوی ساڵی 1970 خوێندنی حوجەی لە شاری هەڵەبجە لە مزگەوتی ئوسامەی کوڕی زەید تەواو کردووە. بڕوانامەی بەکاردێنووسی لە زانستە ئیسلامیەکان لە زانکۆی بەغداد بەدەستهێناوە. لە ئێستادا ئیمام وتاربێژی مزگەوتی حەزەتی ئیبراهیمە و سەرۆکی ڕێکخراوی زادە. مامۆستاگیان ئێستا فەرموو وەڵامی پرسیارەوان بدەرەوە ئایا جگەرەکێشان حرامە؟ بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خوای کە حەڵاڵ و حرام تەنیا بەدەستەوە. درود و ڕەحمەت لەسەریانی پاکترین مرۆڤ گەورەترین مرۆڤ کە پەیامەکەی يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث پاک و بەسوودەکان حەڵاڵەکە و خراپ و زیان بەخشەکانیش قەدەغاکە لەسەر ئومەتەکەی. ڕزای خوا لە ئومەتەکەی کە ڕازین بە حکمی شەرع و سەڵای خوای گەورە لە ئێوەی ئامادەبووانی خۆشەویست بێ. خۆشەویستان، پێشەکی بۆ بەیانکردنی هەر حکمێکی شەرعی پێویستە هەندێک بەڵگە و کۆکردنەوەی بەڵگە و هەندێک زەوابط و قەواعد هەیە بۆ ئەوەی کە حکم هەروەها بە ئاسانی نادرێ. ئێمە زانین ئەو حکمە شەرعیانەی کەوا پێمان گەیشتووە لە بەردەسە دوو شێوەی هەیە. شێوەیەکی بەشێکی تەعەبودیە واتە حکمەتەکەی باز نەکراوە و مەجالی بیرکردنەوە و دۆزینەوەی عیلەتی تیانە. ئەمە کارێکە یەکجار لێ بۆ تۆ بە عەقڵ دانەنراوە بەڵکو خوای گەورە لەبەر حکمەتێک دایناوە کە کەس نازانێ حکمەتەکەی چییە. وەکو دیاریکردنی ڕکاتی دوور کات نوێژی بەیانی و سێر کات نوێژی مەغریب. هیچ عیلەتێک نییە لەم کارە تەنیا ئەوە نەبێ
کە تەسلیمبوونی تایە بۆ خوای گەورە و ڕازین بەوەی کە خوای گەورە بۆچی وادایناوە حکمەتێکە کە پێمانی نەوتووە. بەڵێ هەندێ ویستویانە مەسەلەن تەفسیریەوە بکەن بڵێن نوێژی بەیانی قورآانی زیاتر تیا خوێنرێ، بەڵام ئەم عیلەتە پێوتێ عیلەتێکی قاسیرە، واتە ئەگەر کەسێک نوێژ قورآانی کەمتریش تا بخوێنێ خۆ نوێژەکەی هەر دروستە، ئیزەنەوە عیلەت نەبوو لە ئیشەکە. بەڵام ئەو ئەحکامانەی کەوا عیلەتەکەی باس کراوە، ئیشی ئوسولی، ئیشی فەقیه، ئیشی موجتەهید ئەوەیە کە بە دوای عیلەتا بگەڕێ و ئەو عیلەتەی کە مؤثرە لە حکمەکە واتە حکمەکەی لەگەڵا پەیوەستە بێ، وەکو وتراوە الحكم يدور مع العلة وجودا وعدما، أي إذا وجد العلة وجد الحكم، وإذا عدم العلة عدم الحكم. علة أجر باس كرا بو حكمك أو كاتا بجوري علتك أتوان قياسي لسركين وحكمي تري لسر دركين، چونك أو كاتي كوان نص دابزيوة لشوينيكي محددة دابزيوة كجزيرة عربية ولا زمانك شادابزي وهندي وسائل متوفرة بوا. أم دينش كبو آخر زمان نراو بعد زماني ومكاني همو كاتيك قريتو ولا همو شوينك قريتو وهمو خلق قريتو حتى إنسو جنيش قريتو، نابك شتيكي تابك نزعني حكمكي چيا وكو دستوركاني دنيا كدا أنري فتريك جاريك بي مراجعة بكريتو وباشكوي بو دابنري وتفسيرات جوازي دي بكري ودسكاري بكري. إذن شرعية ما شرعيك متكاملة وأويك باسكراوا بالنص، أما نصي لسرو هج قمانك تانية وكو خمر وميسر أو اشتكانيتر. أويشي كبحكم بعلتك باسكراوا لعموميات دينا ولشتا كلياتا لهموی ئەنا شتێک باس کراوە کە عیلەتەکەی بگرێتەوە. بۆ نمونە لە حەدیثە هاتووە ئەگەر سێ کەس بوون دوانتان با چپە نەکەن بە دیاری سێهەموو، إذا كنتم ثلاثة فلا يتناجى اثنان دون واحد. ئەگەر دوو کەس بە یەکۆ چپەیان کرد و لەگەڵ سێهەمانەی زانی چیەڵێن، ئەوە فەرمێ نەهی لێکراوە قەدەغە کراوە من ئەجلی ئەنە ذلك يحزنه، چونکە ئەو پێی ناخۆشە بێ. علماء هاتون قياسيان لسر ما كردوا اگر لبيني دو كسا بزمان قسبكن بلهجه قسبكن كسي هم تينغيا ما دام بينا خوش بي اي شروها بي كوترا ولا يحكم الحاكم لا يقضي القاضي وهو غضبان لكاتي توربونا نابي قاضي بريار كان يبدا. علماء هاتون امنص كتوربونا دا قياسي تريان لسر كردوا دشتي تريان لسر قياس كردوا كدروزني لو كاتيك قاضي نطق بحكمك أو كاتان أم حالة درونياني تابي أم حالتاني لسر بي بنجاب ريارة كان دا. أجر يما باسي جگره بكين جگرشتيكا وكو دكتور يوسف قرضاوي عليه تقريبا ل 1400 هجرية، تقريبا 1400 و 500 سال أجر دوز رابطو يعني كشف كراوة تاريخك يعني توزيتين تاريخي وبيشتر نبوة و يكم كسيش كشف كرابه لأمريكا كشف كراوة دوائي فتريق أوروبا زور مفتتين بونا بي ولا الرقي بياوكي حكيم بنامي حكيم وعلى أساس وكو درمانك هنامتي بو ولاتي مغربي إسلامي للرقي بياوكي مجوسي بو منطقة مصر والسودان ولا الرقي بياوكي نصراني هاتوتا تركيا وكاكوتا مركزي سلطنة وخلافة بوا يتر بمشي وانتشاري كردو. لو كاتا يعني أو فتاوانيك أو كاتا دراوا هل لو كاتا كان رأي لسري بوا وكو شون شاي كشف كراوا مثلا مادي قاوة وأمانة كشف كراوا أمانة شر كشف كراوا هندي قلتوا أنا ما الطيبات هندي قلتوا أنا أصل لها مشتكى حلالة هندي قلتوا أنا ما مشغول كره بابلين يا مدمن انسان فيري بيدواي ناتواني هرناني خواد يكسر داوای چایەکە حەزی لە چایە یان سەری پێشێ ئەگەر چای نەخوا ئەمە کاتێک بووە کە هێشتا زەرەرەکانی معلوم نەبوو. ئێمە ئەو مەجامع فقیانە یەک کەسیان نییە کەوا بڵێ ئێستا دەربارەی ئاخرین فتوایان دەربارەی جگەرە
هەموو ناوەکانی تر ناوێن نەندێکی لە هەندێک وڵات تبغە، تتنە، تنباکە، تەدخینە، سیگارە، هەر ناوێکی ترە. ئیتر بە لەفە، بە جگەرەیە، بە ئەلکترۆنیە، ئەوەی کەوا ئەیخوا، ئەوەی کە یارمەتیەدا، ئەوەی کە بەیع و معاملەی پێکە، ئەوەی کە خۆی نایخواڵێ، مەسەلەن بەس بەیعەکەی پێەکەم یانە کۆی دەمە خەڵکێکەوە خۆی هەر ئالوودە بووە تازە بەدەست من نییە. هەموو فەتا هەموو مەجموعە فقیەکان، مەجموعی فقی عێراقی یان کوێیتی، خەلیجی و قەتەری، بەڵام ئێمە ئەقدەمیان کە باسکەین مەجموعی فقی کە جامعەی ئەزهەرە باعتیباری ئەوەی کە قەدیمترین مەجموعی فتوایە و داری ئیفتایە و هەروەها وەسەتترینە لە عالەمی ئیسلامیە بۆ فتاواکانی دوور لە هەموو بوعدێکی سیاسی و تعەسوب، ئەوەیە کەوا حرامە جگەرە کێشان و مامەڵە پێکردنی و لەو نەسە عامانە تەحریمەکرێ کەوا لە شەرعا هاتووە. ئەو نەسە عامانەی کەوا لە شەرعا هاتووە هەموویان تاکید لەسەرەوەکەن. یەکەم، ولا تلقوا بأيديكم ولا تقتلوا أنفسكم، خۆتان مەکوژن. ئێستا دکتۆرە بەڕێزەکان زیاتر بەیانیەکەن و ئایا قەتل هەر ئەوە نییە ئینسان زەهرێ بخوا یان فیشەکێ بە ناوی چاوی خۆیوە یان لە شوێنێکا خۆی هەڵدا خۆی بکوژێ یا خۆی بخنکێنێ، بەڵکو هەر وەسیلەیەکی بەطیء و تەدریجیش ئەگەر ئینسان بچێتە ڕێی بچێتە سەری ئەوی شەر حرامە بێ، وەکو چۆن وایە بە مباشر خۆی بکوژێ بە غەیرە مباشریش. نەسی دووهەم، ولا تلقوا بأيديكم إلى التهلكة، ئەوەیە کە خۆتان بە خۆتان بەدەستی خۆتان نەخەنە ناڕەحەتی. هەموو خاوەن فترەیەکی سەلیم ئەگەر بەر لەوەی کە بڕیار بدات، چونکە ئەبێ ئینسان لە بڕیارە یەکەم جار هیچ ڕێیەکی نەبێ و هیچ خەسمێک نەبێ و هیچ لایەنگیریەکی نەبێت تاوەکو بە دەلیلەکان بۆ ئیسباتە بێ، وەکو وەڵێن ئستەدل ثم اعتقد، ئەوەڵ جار بەڵگە بێنۆ ئینجا باوڕ بێنە، نەیعتەقد ثم استەدل، خۆت باوەڕێکت هەیەوە چیت بەڵگە بۆ خۆت بێنیتەوە. ئەوەیە کەوا خۆ ناڕەحەتکردنە بەهۆی جگەرەوە، بەهۆی نەخۆشیوەیە، یانەکو ئەو کەسانە چەندێک تەنازولەکەن بۆ جگەرەیەک، ڕەنگە تەنازول نەکەن بۆ خواردن، تەنازول نەکەن بۆ ئیشی خۆیان، بەڵام بۆ جگەرە چیان لێدێ چۆن تەنازولی بۆکەن. ئەمەش بەشێکە لەو تەهلوکەی کە وتراوە ئینسان ئەگەر نەیشی کوژێ خۆ نەخۆشیەکە یانەکو تەسیرە جانبیەکانی لەسەر پیاو بێ یان ئافرەت، جاری ئافرەت لەسەر حملەکەیشی هەر بۆی دروستە بێ. سێهەم، ئەم پارە ئیسرافە، جێگە ناگرێ. ڕەنگە بڵێن کەسێک پارەی زۆرە یان لەبەرەوەی جگەرە زۆر هەرزان کراوە، ئەو جگەرە تەبیعی نییە ئەمەنە هەرزانە، پاکەتێک بە 500 دینار، یعنی هەر خۆی بۆ خۆی چەند دەسی ناسی وە چۆی قازانجەکەی چەند بووە. لەبەرەوە خۆی مادامەک و سیستمی هەیەکە ئەو شتانەی کە مەقسوودە خۆیان لە گومرگە ئیعفای گومرگیەکەن بۆی کە گران نەکەوێت لەسەر بخۆرەکانی و زۆر ڕەواجی پێدەن و کەسێکی پاڵەوانێنن لە ئیعلاناتە ڕکلامێکی بۆکە یعنیەوە سەحەتی هەیە بە جگەرەیەک و لەسەر ئەسپێک و یان وەرزشێکە کاوسەرەکەن جگەرەخوا، ئەمە پێ ئەوترێ ئیسراف با کەمێکیشی تێبچێ. چونکە ئیبن مەسعود فەرمێ ڕەزای خوای لێ بێ هەرچی هەیە لە دنیا هەمووی هی تۆ بێ، سەرفی کەی لە جێگەی خۆی ئەوە پێ ناوتری ئیسراف، بەڵام 1 درهم جێگەی خۆی نەگرێ پێوتری ئیسراف. 1 درهم ئەگەر لە جێگەی خۆیان سەرف نەکرا بێتە ئیسراف. بۆ نمونە ئەم قاعە جوانە 1 سەعاتی بەسە بۆی کە بزانین تەوقیتی کاتکەیە، تۆ دەستت 1 سەعاتی پێویستە، ئەگەر 2 سەعات بکەیتە دەست ئەو کاتە بێ ئیسراف، لە ژوورێکا 2 سەعاتی تا بێتە ئیسراف. باش تەکەش لە حەڵاڵا بێ، لە حەڵاڵیشە سنوور ئەگەر بەزێنرا ئەو کاتە بێتەوە کول و وەشڕەبوو کە حەڵاڵە، بەڵام وەلا توسریفو. ئیسراف چییە؟ حکمی حرامە. تەبذیرە بە مال کە نەهی لێکراوە عن إضاعة المال، پارە سەرفەکرێ. إن المبذرين كانوا إخوان الشياطين. و بەڵگەیەکی زۆر گەورە کە ئێستا دکتۆرە بەڕێزەکان زیاتر شیکاریەکەن ئەوەیە کە ئیجماعی، یعنی ئەمە فەقیهێک نایەت ئیسباتیکە کە بڵێین ئایا جگەرە زەرەری هەیەیانە. ئەگەر ئیسبات بوو لەلایەن طب و تەشریح کرا و ڕوون کرایەوە کە ئەم مەسەلە زەرەری تایە، ئەوە ئیجماعی ئەم ئومەتە هەیە لەسەرەوەی کە لا ضەرەرە ولا ضیرار و الضەرەر یوزال، و کاتێک کە زەرەرێک بووە بێ ئینسان لای با نەوەکو بیهێنێ بۆ خۆی.
و هیچ شتێک کە زەرەر لە خۆت بدا یان لە خەڵکی بدا زەرەری بۆ خەڵکیش نەبێ بۆ خۆت بێ بڵێ باش بۆ خۆم زەرەرەکەم دروست نییە لە شەرعە هاتووە زەرەرەکانی لا بردووە ئەو کەسانەی کە وتوانە حەڵاڵە یان وتوانە مەکروهە یان وتوانە مەسەلەیەکی خلافیە ئەمە مەسەلەیەکی کۆنە یعنی ئەو کاتە بۆ کە یەکلان نەمۆتۆ لە بینی زەرەرەکەی ئایا متەیەقنە ئایا یەقینمان هەیە کە زەرەری هەیە زەرەری نی ئەو کاتە بووە ئەگینا فەتاوا هەیە کەوا حەڵاڵە طەیباتە و هەندێک وتوانە واجبە ئەسڵەن ئەم فتواشە هەیە وتوانە بۆ کەسێک کە گەر وازهێنانەکەی لێی زەرەری لێبدا ئەچێتە دەرەجەی حرامە وازی لێبێنێ بێ هەرواری بیخوا تاوەکوی تر عمری لەکوێ کۆتایی پێهات نابێ وازی لێبێنێ و هەندێک فتاواش هەیە حتا دەربارەی وەکو توانە لە بەڕۆژووی پێ ناشکێ وتوان وەکو بۆنکردنێک وایە وەکو چۆن بۆنی گوڵێ بکەی بۆنی عەترێ بکەی دووکەڵێکە و تەواو تۆ دووکەڵێک خۆیت و یعنیەکەی لە دەمولوت دەرەکەی هیچ کێشەیەکی نییە و هیچت نەخواردەوە هیچ نەچۆتە مەعیدە چونکە ئەوەی کە ڕۆژۆش کێنێ تەنیا ئەوەیە کە بچێتە شتێک بچێتە مەعیدەوە لەبەرەوە ئەم فتاوانە قەدیمن کاتێک بۆکەوا معلوم نەبووە کە زەرەرەکەی هەیە یانەکو زەرەرەکەی نییە و لەم باسەیە جگەرە ئێستا بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی بۆتە دیاردەیەکی خێزانی بۆتە حاڵەتێک کەوا ئەو کەسانی کە خۆیانیش بەڕەوایشی بزانن ئەنووسێ لە شوێنە گشتەکان ئەمەیخۆ لە ناو تارەمەیخۆ خەڵکی پێی ئیزعاج مەکە لە کاتی مەسەلەن لە ناو سارەیەکی وا مەیخۆ بەم شێوەیە دیارە خۆیانیش حەزەرەکە لەوەکەن لەوەی کەوا تووشی زەرەرەکانیانەکە ئەوە من نێڵم بۆ دکتۆرە بەڕێزەکان باوەکو بەیانیکەن خوای گەورە بمان پارێزێ لە هەموو ئافەت و دەردێ و بیکاتە ئەوەی کە حەقە اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وأعنا على اجتنابه والسلام عليكم ورحمة الله وبركاته. دەست خۆش بۆ مۆسا ئەکبەر خۆشەویستان ئەزانم هەمووتان ستیکەرێ لە بەردەستانەیە ئەگەر پرسیارێکتان هەبوو لەسەر ستیکەرێکە بنووسن چاودێرەکان لێتان وەرەگرێت و دوای گاتە دەستی ئێمە هەر پرسیارێکە بوو پرسیارەکە بە نووسین بگاتە دەستمان ئێمە لێرە ئاراسی هەر بە ڕێزێک لە بەڕێزانی کە لێرەن ئاراسی ئەوان بکرێت ئێمە پرسیارەکە ئاراسیان ئەەکەینەوە و دوای ئەوانیش حتمەن وەڵام ئەدەنەوە. خۆشەویستانم پانگرسی دووەممان کە لە ڕووی دەرونیەوە باس لە زیانەکانی جگەرە ئەکات بەڕێز کاک دکتۆر زانە کاک دکتۆر زانە ئەحمەد قەساب لە دایک بە شاری سلێمانیە هەڵگری بڕوانامەی بەکارلێرەسە لە نەشتەرگیری گشتی و هەناویدا لە زانکۆی سلێمانی و هەرێمی کوردستان عێراق بڕوانامەی دکتۆرە بۆردی عەرەبی بە پلەی یەکەم لە پسپۆڕی نەخۆشە دەرونیەکاندا ئەندامی دامەزرێنەری ڕێخایی فیدراسیۆنی جیهانی بۆ خوێندکارانی پزیشکی لە کوردستان لە سلێمانی 2010 سەرۆکی ڕێخایی فیدراسیۆنی جیهانی بۆ خوێندکارانی پزیشکی لە کوردستان مە دیارە دکتۆرزانە بەڵێ بابەتی ئەو لە ڕووی دەرونیەوە باس لە کێشەی جگەرە کێشانەکە کە ئایا جگەرە کە وەکو ماوەسا ئاماژەی پێدا کۆمەڵی کاریگەری لەسەر جەسەی ئینسان هەیە ئایا هەمان کاریگەری هەیە زیاتر لەسەر لایەن دەرونی یان دەرونی ئینسان ئەشێوێنێ وای لێ کات بۆ نمونە تووڕە بێ یا بێتاقەت بێ ئەو حاڵەتە دەرونیانە چین کە بۆ کەسی جگەرە کێش دروست ئەبێت کاک دکتۆر وەڵامان لەداتەوە فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين بريان خوشكان صلاة إخواتنا لبي خوش حالين لبي لخزمتنا بين من بجماعتي بان الله كمود باك أكتور الواحد بيشكو يتر ديارة تواضع عنوان ويا حزي كردو الأخيرة بي وباش خويانا شكو ناكري تلبا في جماعة مساكي بكي برياني بريس خوشكان ئەوەی کە من باسێکم ئەمڕۆ لایەنە دەروونەکەیەتی کە چ کاریگەریەکی هەیە مەوزوعی جگەرە کاڵین جگەرە باەمە هەر نەڵین جگەرە هەموو بابەتانەی کە نیکۆتینی تیایە و ئیدمان دروستەکە ئالوودەبوون دروستەکە کە نێرگەلە و تەوابعەکانی شێگرێتەوانێ ڤەیپ و مەجموعەیەشە دێسا پیا بووە کە بەکارهێنرێ هەموو ئەمانە کە ئالوودەبوون دروستەکە مەوزوعی ئالوودەبوون مەوزوعێکی تەواو چێژە بابەتەکە پێوەستە بە چێژەوە ئێستا لە هەندێک لە ڕسمەکانە باسیەکەین تەوەرەکەی من ئەمڕۆ دووشتە بێ ئینشاڵڵا یەکەمیان باسی واکەین ئەو کاریگەریانە چییە کە لەسەر دەماغی مرۆڤەکە دروستێکا و لایەنی دەرونیەکەی گۆڕانکاری پێکا تەوەرەی دووەمیشی ئەگەر کاتمایەوانێ بۆی ئەوانێکی گوێمان لە یەگرن نەڵێن هەر باسی زیانەکە یەکەن هەندێک ڕێگای سەریعی ژەگەر بێ وازی بێنێ لە ڕوانگە پزیشکی دەرونیەکەیەوە بە کورتی لێیە دوێن ئینشاڵڵا بەڕێزان
وەکو وتم لە سەرەتایە مۆزوعی بابەتەکە بریتە لە مۆزوعی چێژ. طبعا ئێمە لە ڕوانگەی دەروندروستی ئەرێنیەوە سێ ئاستی ژیانمان هەیە. ئاستی ژیانی یەکەم پێ دەوترێت ئاستی ژیانێکی چێژ بەخشانە. مرۆڤ بە دوای چێژ ئاگەڕێ بە دڵنیاییەوە، مەسەلەن تۆ خواردنێکی خۆشە خۆی، برادرێکە بینی، قاوەیەکە خۆیتەوە، سەری ڕسمەیەکەی، تۆزە قورئان خوێنی، چێژێکی ئیمانی یا چێژێکی دەرونی دروستە بێ لەو کاتانەیە کە ئەو چالاکیانە ئەنجام دەدەی، گوێگرتنە، خوێندنەوەی، خواردنەوەی هەر شتێک یان سەفەرکردنیان بینی نیشتێک. ئەمە شتێکی خراپ نییە و پەروەردگار خۆی دروستی کردووە لە هەموو مرۆڤێکا هەیە بێت چێژ ببینێ لەو شتانێکی کە. ئاستی دووەمی ژیان بریتە لە ژیانێکی باش. ژیانێکی باش نابێ مرۆڤ هەر خەریکی چێژەکانی بێت، چکە چێژ کاتیە، زۆری پێ ناچێت، چەند دقەیەکە بۆ چەند سەعاتێکی کەم، دوای ئەوە نامێنێت. ئێستا باسیەکەین. ئەبێ بڕات بەرەوەی ژیانێکی باشی ئەبێ. ژیانێکی باش یعنی بزانێت چیەکا لە ژیانە، بڕوانامە، لایانی کۆمەڵایەتی، لایانی مادی، لایانی پیشەی. بەڵام لە ڕوانگەی دەروندروستی ئەرێنیەوە ئەمە کافی نییە. پێویستمان بە ژیانێکی مانەداری شێ، واتە ئینسان معنای هەبێ لە پشتی ئەو ژیانەی کە ئەژی بزانێ بۆ ئەژی. طبعا ئێمە ئازانین لە دینی خۆمانە ئەوە زۆر وازەحە، یعنی ئێمە ئازانین بۆ ژین و لە کێوە هاتوین و بۆچی هاتوین و بۆ کێوە چین، ئەوە زۆر وازەحە. بەڵام لەبیرتان نەچێت کاڵین زانستی سایکۆلۆژی زانستێکی ڕاستە کۆکراوەی چەندها سەدەیە بەشێک لە زانایانی ئیسلامیش مسلمانانیش دەستێکی باڵایان هەبوو لە زانستی پزیشکی دەرونی یاخود لە زانستی دەرونی. بەڵام بمانەوێ نەمانەوێ زانستی دەرونی حالیەن زانستێکە غەرب تەمان ئاراستەیەکە. لەبەر ئەوە زۆربەی شتەکان لای ئەوان لەسەر بنەمای مادە حسابی بۆ کرێ، هیچ بنەمایشکیان نییە غیری بنەمای مادە. بۆیە کاتێک کە دەی قسە لەسەرەوە بابەتە ناکەی لەسەر بنەمای مادە ئیشەکەن. بۆیە ئەوان گەشتێتنەوە قەناعەتی کە پێویستەکان مرۆڤ ژیانێکی مانەداری هەبێ، ئەمە بۆ خۆی شتێکی گەورەیە. کەواتە ئێستا چینە سەر ئاستی یەکەم، ئەو مرۆڤەی کە جگەراکێشێ بۆ جگەراکێشە بە هەر هۆکارێک کە فێر بوو بێ، لە برادێکیەوە فێر بووە، کێشەیەکی هەیە، سترێسێکی هەیە، کە ئابەی هەیە، بێتاقەتە. طبعا لە سایە چل بەرەوسەری ئەوانەی کە ئابیان هەیە جگەراکێشن، چکە نازانێت چۆن ڕابکا لەو خەمۆچی کە هەیەی ئەو نەخۆشە خەمۆشی کە هەیەی. تقریبا لە سایەنەوەی ئەوانەی کە نەخۆشی شیزۆفریان هەیە، شیزۆفرینیان هەیە کە جۆرێکە لە نەخۆشە دەرونیەکان جگەرە بەکارێنن، چونکە یانەوێ ئاسوودە بن، پلێژەر، حەز، چێژ وەربگرن. و بەشێکیش لە خەڵکی وەکو چۆنە لە ئینگلیزەکە لە سەلف مێدیکیتد، یعنی چارەسەرێکە بۆ خۆی بەکارێنێ، سترێسێکی هەیە و جگەرەکەی داگرسێنێ لێ ئەو جگەرەیەوە نەبێ من بەخوا ئەوە بۆ مەسووتێوانی ئەم قسانە هەیە. فعلا نیکۆتین دەرەدرێەوە، دۆپامین چالاکە بێ، ئێستا باسیەکەین بەڵێ چێژ وەرەگرێت تەواوە. بەزەمە گرفتەکەمان لە چێژی سەرەتایە نییە، گرفتەکەمان لە دوای ئەوەیە ئەم چێژا بێت چەندێک زیاب بکەی و چەندێک کەم بکەیتوانێ. ئەگەر بچینە سەر ڕسمێک لەو ڕسمانەی لێرە دامانناوە لێرە، ئەمە تەمان دەماخی ئینسانە. بەشی پێشەوەی دەماخ ناوچەوانە پلی پێوترێ بەڕێزان. بەشی پێشەوەی دەماخە پێ دەوترێت ناوچەوانە پل، کۆمەڵێک کاری سەرەکی هەیە. ناوچەوانە پل کۆگنیتیڤ فەنکشنی هەیە. کۆگنیتیڤ فەنکشن واتە ئەو ئەرکانەی کە تایبەتە توانین بڵێین بە لۆجیک، لەوانە بیرکردنەوە، بڕیاردان، چارەسەری کێشە، چارەسەری کێشە و شیکارکردنی زانیاریەکان و تەحلیلکردنی ئەو ڕووداوانەی کە ڕووەدا لە ژیانیا، هەموو ئەمانە بە بەشی مەنتیقەکرێ، بە بەشی لۆجیکەکرێ، زیاتر لە پلی پێشەوەی دەماخە هەیە. بەشی ناوەڕاست کە من لێزەرەکە لەواتەوە شاشە بێ بۆی دەرناکە. بەشی ناوەڕاست ئەوەی کە نووسراوە دۆپامین سەهمەکە کراوە، ئالەویا سیستمێکمانە بێتە لیمبیک سیستم، واز لە ناوەکەی بێنن، سیستمێکە لە ناوەڕاستی دەماخایە کە ئەمە زیاتر پابەندە بەچیەوە یەکێک لە ئیشە سەرەکیەکانی لیمبیک سیستم پابەندە بە ئێمە ناومەناوە سیستمی چێژ، سیستمێکە تایبەتە بە چێژ کە تۆ شتێک ئەخۆیت، یان کارێک ئەەکەی، یا کتێبێک خوێنیتەوە، یا گوێ لە شتێکە گری، یان جگەراکێشە، نیکۆتینە کێشێ، ئەو سیستمە چالاکە بێ. واتە خۆی طبیعیەن هەیە و طبیعیەن چالاکە بێ، بەبێ ئەوەی تۆ عەزیت بکێشی مەسەلەن کابراچێ مادەیەکی وەک هۆشبەر بەکارێن، بەبێ ئەوەی عەزیت بکێشە خۆی ئەتوانێت چالاک بێ، وەرزشەکەی چالاکە بێ، عیبادەتێکی زۆر باشەکەی چالاکە بێ، دوعایەکی زۆرەکەی، زیکرێکی هەر چالاکە بێ، وەرزشەکەی بە پێی ڕۆی، خواردنێکی خۆشە خۆی کە خۆ حەزی لێ هەیە، حەزی لە چایە هەیە، حەزی لە قاوەیە، چالاکە بێ. واتە ئەمە خۆی ڕۆژانە چالاکە بێ، سەواء تۆ ئیش بکەی یا ئیش نەکەی چالاکە بێ. بەس کێشەکە لەوایە لە بڕەکەیەتی چەندێک دۆپامینمان بۆڕژێ. تان دۆپامین یەکێکە لە ڕژێنە دەماریەکان، هۆرمۆن نییە، هەندێک کەس پێڵە هۆرمۆن نییە دۆپامین. دۆپامین ڕژێنی دەماری. ڕژێنی دەماری یانی چی؟ ئێمە هەموو شتێک لە دەماخی ئینسانە بە دەمارەخانە ئیشەکە. دەمارەخانەوەتە خانە بەس لە دەمارایە، بۆیە پێوترێت خانەی دەماری. چۆن تۆ کارەبایە بێ بە کێبڵ، یینەکەی بۆ بێت، سێرکتەکەی بۆ بێ، کارەباکەی بۆ بێ، کێبڵە وایەرە لە دەماخی تۆشا کاتێک کاتەوێت دەست بجوڵێنی، کاتێک کاتەوێت بڕۆی، ئەبێ هەمووی و بۆ شیکار بکە، لە کەمتر لە چرکەیەکە بڕیارە دێگی کە ئەڕۆی قاچت یەت لەگەڵتا.
والدليل ئەوەی کە جەڵدە لێیە یا لە لایەکی لەشی یا لە بەشێکی دەماغی سەرەکەی قاچی ناجۆڵێ دەستی ناجۆڵێ چالاکیەکەی وەکو جاران نامێنێ ئەمە بۆ هەست و سۆز و عاتیفە و بیرکردنەوەش تەواوە چونکە تا کاتە تۆ بیرەکەی تەوانێت خۆ لە خۆتۆ بیر ناکەیتەوە بیرەکەی تەوانێت بە سلکێک ئاڕوا بە کۆمەڵێک کێبڵات ئاڕوا و کێبڵاتە ناوی چییە؟ ناوی دەمارەخانەیە ئەو دەمارەخانانە کۆمەڵێک ماددە ئەڕژن یەکێک لەو ماددانەی کە بۆ چێژ دایمەن ئیشی لەسەرەکرێ بریتە لە دۆپامین دۆپامین کەواتە دەمارە ڕژێنێکە کاری چێژە و تەنانەت کاریگەریشی هەیە لە دڵخۆشی ئینسانە تەمان کە تۆ چێژە بینی دڵخۆشە بین دڵخۆشی و مرتاح بوون و هەتا لە ڕێخستنی جۆڵەیە ئیشی زۆر زۆرە ئیشەکەی ئێمە لێرایە چێژە و مرتاحی مرۆڤەکەیە کاتێک کە نیکۆتین بەکارێنێ کاتێک کەسی جگەرەکێش یان نێرگەلەکێش دەتەوان هەندێک کەس دەڵێ من نێرگەلا کێشەمی جنێ و بەناوم ئاوایە ئەڕوا و تەوان بڕەکەی زۆر زۆرترە لەوەی کە جگەراکێشی المهم کاتێک کە نیکۆتینەکە چێتە ناو خوێنیوانێ دوای ئەوەی کە لە جگەرەوە ئەڕوا بەرەو چۆ ئەینێرە بەرەو دەماغ لەسەر کێ ئیشەکە لەسەر وەرگرەخانەکانی دۆپامین ئیشەکە تەمان وەرگرەخانەکانی دۆپامین تقریبا لە زۆربەی شوێنەکانی دەماغە بڵاو بە تایبەتی لە بەشی پێش لەگەڵ بەشی ناوەڕاستی دەماغە لەو دوو شوێنە زۆر زۆر بڕە بڵاوە بۆیە بەڵێ کەسی جگەرەکێش کاتێک کە جگەراکێشێ چێژە بینێ و مرتاح و جەوی هەیە و دڵی خۆشە بێ ئەمە لەگەڵ جگەرەی یەکەم بەڵام ئەمە ئیشکالێکمان هەیە هەتا تۆ ڕێژەی نیکۆتین بکێشی وەرگرەخانەت هەیە وەرگرەخانە وەکو حسابکەن وەکو قاپێک وایە کە تۆ مادەی نیکۆتینە کێشی ئەم مادەیە چێتە سەری چالاکە بێ دۆپامین زۆر ڕژێ کە دۆپامین زۆر ڕژە کەسەکە مرتاحە جەوی هەیە دوای جگەرەکێشان هەندێک کەس جەوی هەیە لێرە ئەمە بیدایەتە بەڵام پاش ماوەیە کە جگەراکێشێ وەرگرەخانەکان عەدەدیان زۆرە بێ مەسەلەن بۆ نمونە با ڕقەمێک دابنین ئەگەر 1000 دانە بێ تەوانەمە ئیفترازیە ئەگەر 1000 وەرگرەخانەمان هەبێ 1000 قاپمان هەبێ دوای هەفتەیەک دوو هەفتە لە جگەرەکێشان ئەم هەزارا بێ بە 10000 ئەیە بە 20000 کەواتە ئەگەر جاران بە 5 جگەری ڕۆژانە ئەم کەسە مرتاح بوو بێ چێژی وەرگرتە بێ ئێستا بێ بیکا بە 10 واضحە ئێمە لە مستەڵەحی ستێپەکانی ئالوودەبوونا بە ماڵین تۆلەرانس واتە ئەو بڕێی کە پێشتر خواردێتی هەمان چێژی بۆ دروست ناکە بەلەبەرەوە بێت چی بکە ئەبێ ڕێژەکەی زیاکە کە ڕێژەکەی زیاکە بەردەوام وەرگرەخانەکانیش زیابن هەتا سترێسی هەبێ ئەم زەلامە بەردەوام پێویستەکان نیکۆتینی زیاتر وەرگرێ واتە نیکۆتینی زیاتر وەرگرێ بەردەوامە بێ وەرگرەخانە زیادێ ئەو وەرگرەخانەکان لە زیادبوونان واضحە بۆیە کەسێکە بینی بە جگەرەی دەستی پێکردووە بە 3 بە 10 بە 15 کاتێک زانی بۆ بە 3 پاکەت جگەرە یان زیاتر واضحە وەکوتن لە کاتێکا کە نامرتاحە کە ئابەی هەیە سترێسی هەیە بێتاقەتە لەگەڵی کێکاشاری کردووە ئاسانترین شت بۆ ئەوەی ئەو سترێسە ئەو فشارە دەرونی هەیەی لێ بێتە دەرەوە بریتێ لە دەرهێنانی جگەرەیەک وەگرتنی بەدەمیەوە کەواتە لایەنێک لە لایەنەکانی گرفتی ئێمە لەگەڵ بابەتەکانی ئالوودەکەرە ئەوانەی کە ئالوودەمانەکەن وەکو نیکۆتین کە لە جگەرایە هەیە و لە نێرگەلایە هەیە و لە پایپا هەیە و لە نازانچیە هەیە لە زۆربیانە هەیە ئەمە یەکێکە لە لایەنە بایۆلۆجیەکەی لەم لاشەوە شتێکمانە بێتە سایکۆلۆجیکال دیپندنس واتە معتادبوونێکی دەرونی پابەزبوونێکی دەرونی دروستەکە سایکڵێکمان بۆ دروستەکە سایکڵەتە سوورێکمان بۆ دروستەکە سوورەکە بەم شێوازەیە کاتێککە بێتاقەتە بێ جگەرەی لە بەردەمایە یەکسەر بیرێکێتوانێت بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ دەسایاتە جگەرەکە تەواو بوو بە سایکڵ لەبەری کرد مشک وەکو جل لەبەرکردنی لاتوو دەسایاتە جگەرەکە ئەگرێتە دەمی شقارتەکەی لێیای کێشە و دایانێ جاری واشە حەزی لە جگەرە نییە هەندێک جگەرەکەشتان بینی وڵێ وەڵڵای گیرم خواردوو بەدەستیەوە ئەڵێ چێژەکەشی زۆر نەماوە بەخوا لەلام بەس نازانم چی بکەم هەر حەزەکەم بینێم بەدەمەوە چکە کەینێ بەدەمیەوە سترێسەکەی بەشێکی لە ڕووی سایکۆلۆجی و مرتاحە بێ ئەڕوات بەدەر لە نیکۆتینەکەی کە لەولاوە باسمان کەواتە ئەمە دوو بابەتمان هەیە بابەتێکیانە و کاریگەریەیە کە لەسەر دەمارەخانەکانێکە بە تایبەتی لەسەر دۆپامینێکە کە ئێستا تۆ زیاتر لەسەر دوم بابەتی دووەمیشان بریتێ لە پابەندبوونە دەرونێکی باش ئێستا کە دۆپامینمان چالاک کرد لە ناوەڕاستی دەماخە چییە بێ کەسەکە هەز بە مرتاحیەکە چێژە بینێ جەوی هەیە تا چەند دقەیەک چەند سەعاتێک دوای ئەوە دۆپامین کەمە بێتەوە و ڕێژەی خۆی تەبیعی ڕۆژانەی خۆی دەرەدا ئەو دۆپامینە بڕە بەشی ناکە بۆیە کەسەکە هەز بە چیەکە کەسی بە ڕۆژوو کە جگەرەکێشەوە بە ڕۆژوو ئەڵێ وەڵڵاهی بەس جگەرەکە خۆزگە مامۆستا بەس جگەرەکە هەبووە وانی مامۆستاوانتان بێن ئەڵێ بەس جگەرەکە حەڵال بووە کورە ئاو چاونان هیچ نییە هەر کێشە نییە بۆ تەحمل ناکات دوای 5 ساعت لەبێت جگەرەیشکە بکێشێ واضحە کەواتە
کە بەشی ناوەڕاست چالاک بوو طبعا ئەگەر ببینن یعنی ڕسمەکە زۆر سادەیە هیچ نەخۆی زۆر معقەترە لەوە یەتۆ بۆ بەشی پێشەوەی دەماغ کە وتمان ناوچەوانە پلە لەوێشە نووسرا فرۆنتال کۆرتێکس ناوچەوانە پل لەگەڵ هەموو ئەو خانانەش چالاکە بێت کە چالاک بوو کە جەوی کرایەوە بە کوردیەکەی مێشکیشی لۆجیکیشی باش ئیشەکە بۆیە سێرەکەی بڕیارەکانی لە کاتی و کاتی جگەرەکێشە ئەو کاتێ جگەرەی کێشاوتۆزە بڕیارەکانی باشە جاری وایە زیادە ڕەویشی تیا کردو بۆ چونکە لە فولجەویە بڕیاری داوە ئەوە بۆیە مەسەلەن کاتێک کە تۆ یەکێک مەشروب خۆرە هەر بڕیارێکی مەشروب خۆر لەو کاتە وازەح نینە غەڵەتە سەبەبەکەی یەکیان دۆپامینە بەشیشکیان گابایە المهم ناسین ناو تەفاسیلەکەوە ئەم برادەرەش لەو کاتانەیە بڕیاری زۆر گەورەدا لەوادە بە تایبەتی وانەی لە سەرەتای جگەرەکێشان و دۆپامین زۆر باش ئیشەکە و یعنی 5-6 جگەراکێشێ بۆیە سەرەکەی بڕیارەکانیشی لەو کاتە بڕیارێکی ئیجابیانەترە بەڵام لە ڕاستیە لەوانە زەرەریشی کرد بێت لەو بڕیاری کەواتە بە مانایەکی تر دەبێتە کەسێکی پابند بەچیەوە بە مادەی نیکۆتینەوە و ناتوانێ وازی لەبێنێت لەبەر چی لەبەرەوەی باسمان کرد وەرگرەخانەکانی زۆرە بێ کەواتە ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکان تاوای لێ دێت ئەڵێ لە ڕووم نایە ئەگەر قەرزار بم داوای قەرز لە خەڵک بکەم بەڵام زۆر ئاساییە بەلام و داوای جگەرە لە یەکێ بکەم کەواتە ئەمە پێڵێن کۆمپەلسیڤیتی یعنی چۆنەڵی پاڵنەرێکی سەریعی هەیە خۆی بۆ ناگیرێ شەرم ناکات لە مەجلیسێکا دانیشتووە پیاوێکی گەورەیە داوای جگەرە نەفەرێکە بەس لە ڕووی نایە ئەگەر 1000 دیناری پێ نەبێ 10000 پێ نەبێ داوا بکە کەواتە مەراحلی ئیدمان دەست پێەکە مەراحلی ئیدمان بڕێەکەی یەکەم جا بڕەکەی زیاکەی دووەمیان تۆلەرانس دروستە بێ واتە ئەو بڕە بەشت ناکە بۆیە بەردەوام بێ زیایکەی ئەنجا دێتە سەر ئەوەی کە لە ڕووی فیزیاییەوە گەرنەی خوا هەز بە پەلەپەلی دڵەکە هەز بەواکە طبعا زیاتر جستەیەکە دانین بۆ کاک دکتۆر کە کاریگەریەکانی تری چیە لەسەر سیستەمەکان بەس ئەوەی کە پابەندە بمنەوە باسیەکەم مەسەلەن کاتێک کە جگەرە ناکێشێ چی لێ دێ پەلەپەلی دڵ دەست پێەکە هەناسە سواری دەست پێەکە هەستەکە سترێسی هەیە هەستەکە بڕیارەکانی بۆ نادرێەوە باشی هەستەکە زۆر نامرتاحە و هاکەزە هەموم هەستانە وێ مەجبورە جگەرەی شکە بکێشێتوانێت کە بەردەوام لەم پرۆسەیە ئەبێ ئەم سێ مەرحەلەیە هەبڕێ ئەڕاتەوە مەرحەلەیە کە ناتوانێ وازی بێنە لە ڕوانگە دەرونیەکەشی و بۆ تازە بوو بە سایکڵێک وەکو لەوەڵەوە باسم کرد هەر کە جگەرە ئەبینێ ئەکسەر بیرێکەوێتوانە بێت جگەرە پێش کەواتە ئەمە یەکێکە لەو سایکڵە بەسیتانەی کە کەسی جگەرەکێش تووشێ بێ و حەزەکە جگەرە پێشێ و حەز ناکە بە هیچ شێوازێک وازی لێبێنێ کەواتە ئەمە خاڵی یەکەم خاڵێکی تر زەرەری جگەرە کێشان لە ڕوانگە دەرونیەکانیەوە اینجا چیترە ئەو کەسەی کە جگەرە کێشێ ئێمە لە سیستمی چێژ یەک مشکلەی هەیە ئەگەر کۆنتڕۆڵی نەکەی سیستمی چێژ ئەگەر کۆنتڕۆڵی نەکەی داوای ئیبداع لێەکە ئەم جارە نیکۆتینەکە تۆزە شتی تری تێکە مەسەلەن تۆزێک کۆکاینیشی تێک برادرێک دانیشتون لە چایخانەیەک ئاڵێت دێکفڕم ئەم جگەرەش پێش ئەمە بەدەستی خۆم پێچاومەتی یەک تۆز کۆکاینی تایە مادەیەکی هۆشگۆڕە یەکسەر ئیدمانە بێت ئەوان کە کۆکاینە خوا دۆپامینەکە حەدس وەلا حەرج عەرەبەکەڵێ ئەوەندە ئەڕژێ زۆر جەوی هەیە بۆ 6 ساعتی یەکەم کەواتە ئەو کەسەی کە جگەرەکێشە بە تایبەتی لە تەمەنی هەرزەکار و گەنجامە ئیشکالەکەمان چیە لەگەڵیان بەدل لە لایەنە شەرعەکەی کە حرامە و تەواوە ئەخێنە سەرمان ئەمەش زەرەرێکی ترێتی واتە سەرە کێشێ بۆچی بۆ مەوزوعی ئەوەی شتی ترە بێ بەکاربێنێ تۆزە کۆکاینی تایە جاری وایە تۆزێک مەسەلا هەندێکیان کریستاڵێکشی تێەکەن و هاکەزە ئەڕۆن تاوای لێدێ سەرە کێشێ لە ئیدمانی مادەیەکی تر و ئەگەر دیقەتی ئەوانە بن کە بە کێشان شتە کێشن ئەتر جگەرە و تاوبیعەکانی سێرەکەی شتی تریشان لەوانەیە توش بوو بێ وەکو دکتۆری دەرونی کە دێن بۆ لامان کەسێک کە ئیدمانە و ئەوێ واز بێنێ سێرەکەین بە سەرەتاکەی جاری وا هەوە لە بەسیتترین شتەوە بووە کە جگەرەیەکە دەستی پێکردو کەواتە مۆزوعی چێش ئەم شکالەمان هەیە لەگەڵیان دایمە نەبێت تۆ ئیبداعی بۆ بکەیت و ئیبداعیشکەکە یعنی داهێنانی بۆ بکەیت داهێنانەکەش لەسەر ساڵحی جەستەی خۆت نییە واتە لە مەسلحەتی جەستەی خۆت نییە و لە مەسلحەتی مێشکی خۆت نییە چکە عادەتی خۆشتان وایە بەردەوام لە ماڵێکا بە هەمان ستایلی هەبێ پاش ماوەیەک زۆر ئاسایە بێتەوە بە ماڵەکە یان ئەو جلەی کە لە بەرتایە بۆیە حەزەکەی تەغییری تیا بکەی گۆڕانی تیا بکەی بۆیە سەرەکەی کەیبانووی ماڵ زوو چیەکە هیچ نییە جیازێکە کەوت و تاڵ ئاگاتان لە من بیانی کەیبانووی ماڵ چیەکە زوو ئیبداعەکە لە گۆڕانکاریە بۆ حەزەکە چێژی جارانی نەما حەزەکە چێژ زیاتر وەرگیرەکە ئەمە چێژێکی طبیعیە بەڵام لە ئیشکالێتی جگەرەیە ئێمە ئیشکالمان لەم بابەتە هەیە ئەمە نیوەی کاتەکەم ڕووی بانەڵێ بە سەریعی ئەگەر یەکێک ویستی چۆن واز بێنە لە جگەرە طبعا ئێمە 6 مەرحەلەی وازێنانمان هەیە 6 مەرحەلەی سەرەکیمان هەیە لە وازێنانی هەر شتێک کە ئینسان پێوی پابەند دەبێ طبعا تەفاسیلەکەی ناتوانین هەمووی ناو تەفاسیلە بەس سەرخاڵەکانی ئەڵێن و باسیەکەین چی بکات یەکەم مەرحەلە کە ئینسان واز لە شتێک بڵێن پێ دەوتێت
پری کۆنتمپلیشن پێم وایە بە ڕسمێکی شێوەی حەزەکە دوای ڕسمی بگرێ کاکە شوان شتێکمان بۆ بکە بیجوڵە نەمشە سەر ئەو سلایدەی کە 6 ڕسمە یەکەم شت پێوتە پری کۆنتمپلیشن کۆنتمپلیشن واتە شوانەگیان یەک دوو بزانە پاوەرپۆینتەکە یەک دوو تۆز بچۆرە پێشەوە بزانە چیەڵێ پری کۆنتمپلیشن یعنی تەفەکر واتە بیرکردنەوە تێڕامان پری کۆنتمپلیشن واتە قۆناغی پێش تێڕامان یعنی چی قۆناغی پێش تێڕامان یعنی کەسێک جگەرە کێشە قەنەعەتی وانەیە جگەرە خراپە لەبەرەوە هەتا بەیانی قسەی لەگەڵا بکەی کورد و تەنیێڵە گوێزی بۆ ژمێری هیچ ناچێت مێشکە بەڵام کاتێک لە ڕوانگەی ئیمانیەکەەوە وەکی وەک ماوەسا ئەکبەر یاخود شەرع بڕیارەدا تاوا دەستخۆش بڕیارەدا کە ئەم بابەتە حرامە نابێ بخورێ و لە ڕوانگە دەرونیەکەشیەوە لە ڕوانگە جەستەیەکەشەوە بۆی دەرەکەوە ئەگاتە ئەو قەنەعەتی کە ئەبێ واز لە جگەرە بێنێ ئەچێتە مەرحەلەی دووەم لە مەرحەلەی یەکەمە هیچ شتێک ناکا کەسەکە خۆی لە گێلیە داڵێت جگەرە هیچ نییە و فشەیە و کوردەی کێ بە جگەرە مردووە سەر کاکتۆر باسی جەستەیەکانەکە کێ بە جگەرە نازانم چی لاتەوە هاکەسە یەتە سەر مەرحەلەی دووەم جاری وایە تۆزێک لە سیراعێکە ئەبێ لە بینی خۆی و حەقیقەتەکە حرامە ئاخدەی جەستەییەن کێشەی هەیە دەرونیەن کێشەی دروستەکە یەتە سەر پێدەوترێ کۆنتمپلیشن واتە مەرحەلەی تەفەکر واتە لە مەرحەلەیە کەسەکە بیرەکاتەوە جارجارە واز بێنێ و جارجارە هەوڵەدا بڕەکەی کەم کاتەوە بەڵام چونکە پابندبوونێکی جەستەیی و پابندبوونێکی بایۆلۆجی دروست بووە لە دەماغەوە لە ڕووی سایکۆلۆژیەکەش سترێسەکەی لە کۆڵە بێتوانێ جاری وایە پاکەتەکە فڕای خاتە نەگەڵ و دوای هەڵەگرێت ئیزدیواجێت دروستەکە یعنی نازانێ دەمێڵێ وازێنم و دەمێڵێ واز نایەنم بۆیە هەستەکانی ناڕەحەتیەکە بێتاقەتیەکە حقیقەتەن بیری کردەوە واز بێنن بەس بڕیارەکەی زۆر تەواو نییە بۆیە لە مەرحەلەیە وا باشەڵێن خودهاندان و لەگەڵەوە کەسانەیە بێ کە بە جددی وازێن لە جگەرە هێناوە و تەشجیعی خۆی بکە وەگەر کەسێکە لە ڕووی ئیمانیەوە کەسێکی دیندارە تەواو کە تۆ شتێکە دوت حرام لا نیقاشەفی یعنی ناتوانانی مناقەشەی بکەی حرام حرامە حەڵال حەڵاڵە ئەگەر کەسێکش لە ڕوانگەی دینیەوە زۆر التزاماتی نییە و یعنی ئەڵێن لەوانەیە مەجالێکی تیا هەبێ هیچ نەبێ بیر لە زەرەرە تەندروستی و دەروونەکانی بکاتەوە مەرحەڵەی سێەم پێدەوتێ مەرحەلەی پریپەرێشن واتە ئامادەگیەکە بۆ واز لەو شتە بێنێ ئەچێت تۆزەگە خوێنێتەوە پرسیارەکە یەت بۆ لای ئێماڵێ دکتۆر ئەگەر واز بێنم من کێشەکەم ئەوەیە سەرمێشی ڕاستکە هەفتەی یەکەم بیزات جاری وایە یەک دوو هەفتەی یەکەم سەرێ شەو دڵەپەلەپەلی و بێزاری و بێتاقەتی و عارەقکردنەوە و سترێس و هەموو نیشانەکانی سترێسی لەسرە کە وازێنێ بێزارە بێ بێتاقەتە بێ ئەڵێ بەس ئەوانم بۆ چاپ کە لەو حاڵەتە ئێمە توانین هەندێک حەبمان هەیە بۆی بەکاربێنی یان جاری وایە پاچێکمان هەیە دێنێ کە بۆی بەکارێنین یان هەندێک حەبمان هەیە بیزەبت ئیش لەسەر دۆپامینەکە ئاکە حەزی بۆ جگەرەکە تۆزێک کەمە کاتەوان هەیە وردەش خۆی تەشجیع و چوونە ناو مەجموعەیەک و کەوازیان هێناوە و لەلایەنە دەرونیەکە و کە ئیشی لەسەرەکەین ئیزافەتەن بۆ ئەوەی کە لە مەرحەلەی پریپەرێشنە فێری ئەەکەین کە دەستکا بە وەرزش و لە باو کاتانەی کە زۆر بێتاقەتە و هجومی بۆ دێنێت جگەرەکە هەستای بڕوا لەو ژوورە لەوێ نەمێنێ یان ئەتوانێت لە بریۆ مەسەلەن بنێش بجوێ یان خۆی مەشغوڵ کا بەکارێکی دەستیەوە یان قورآن بخوێنێ یان بڕات بۆ لای برادریش یان تەلەفۆن کا بۆ یەکێک واتە هەندێک بەدائیلی پێ ئەدەین ئەوم بە سەریعی باسیەکەم هەندێک جێگرەوەی پێرەکەین کە بۆی نەجاتی بێ لە دەستی لە مەرحەلەی دوایەوە مەرحەلەی ئەکشنە تەواو ئەم شتانە فێر بۆ دەسەکا بە ئیش تەوانە مەرحەلانە مەرج نییە یەکی ڕۆژێکی بین بێ جاری وایە 4 مەرحەلەی یەکەم بە 3 ڕۆژە جاری وایە هەفتەیەکی پێچێ واتە کەس بۆ کەس فەرقی هەیە مەرحەلەی ئەکشن واتە دەسەکا بەو شتانەی کە بڕیاری داوە ئەوێ بیکە فعلەن تەواو بڕیاری داوە دەسەکا بە وەرزشکردن ئەچێتە ناو ئەو گروپانەی کە وازیان لە جگەرە هێناوە ئەڕواتە لای ئەو برادرانەی کە تەشجیعەکەن و جارێکی تر لە ڕوانگە شەرعیەکەەوە ئیش لەسەر خۆیەکە و ڕوا بۆ وەرزش و بنێشتێک ئەجوێ و یایە بۆ لای پزیشکێک یەکێک لە دەرمانەکانی ئەدەینێ طبعا جاری وای ڕاهێنانەوەی دەرەنووشێت پێویستەکە پێی بڵی چۆن تەحملی ئەو زەختە زۆرەی دووسێ هەفتەی سەرەتا بکە ئەویان لەگەڵ معالجینێکی نفسیە بۆی داهێنین ئێمە مەرحەلەی پێنجەم مەینتینێنس واتە بەردەوامیە بەردەوام بێ لەسەر ئەم شتە طبعا جارجارە تەکانێکەیە فاوڵێکی ژەگرێ ینی جگەرەیەک دەرێنێ ئەومانە مشکلەکەمان لەوەیە لەگەڵ یەک فاوڵەگەر ئەڕۆینەوە مەرحەلەی یەکەم مشکلەی فاوڵگرتن لە بابەتی ئیدمان ئەوەیە کە فاوڵێکەگری ئەڕۆینەوە مەرحەلەی یەکەم ئەوێ خێرا دەست پێ بکەینەوە وازە چکە بۆ حساب کە تۆ 10,000 کەس تێ بێنانت کردووە هەفتەیەکە هیچی نایتێ یەک تۆز نانە فڕایەتە ناوە چیەکەن ئێتەقاتەلون یەکتری ناکوژن لەسەری ڕسێپتەرەکان هێشتا هەنێکی ماوە تۆش تۆزە جگەرەی بۆ نەریتە ژوورەوە شەڕەکەن پەلاماری یەکتریەدەن فەلەبەرەوە هەموو عرازەکان دەست پێکاتەوە بۆ ئەگەر یەک فاڵ بگرێ
ئەڕاتەوە بەدەست پێ بکەین و لەگەڵ یا بۆیە تحملی سێ هەفتە یەکەم زۆر میمە آخر مەرحەلە یا ئەوەی ریلاپسەکە ئیتر تەواو وازی لێنێ ببرێن ئەگەڕێتەوە سەر جگەرەکێشان یا ئەوەی تاو نەجاتێ بێ و واز لە جگەرەکێشانێنێ بابەتەکەی من ببرن لە ئەخیرا تۆزە بە سەریعی شەرحم کرد بەڵام زیاتر گرنگ بوو بەلام و بزانی لە ڕوانگە دەرونێکەوە چییە بۆ تەفسیلی ئێوە ژەگەرێکێکەوێ زیاتر بزانێ ئەم 6 قۆناغە چییە لە یوتیوبە بابەتێکمەیە بەرنامەی پیک نووسراوە گۆڕانکاری چۆن گۆڕانکاریەکەی لەویا بە تەفسیل لەو 6 مەرحەلەیەم باس کردووە توانم بۆی بگەڕێنەوە جارێکی تر سپاس بۆ زات سپاس بۆ جەنابتان خۆشحاڵ بووین ئینشاءڵڵا سوودی هەبوو بە هیوای ئەوەی کە جگەراکێشێ وازی لێبێنێ و بگەڕێتەوانێ بۆ ئەو عقلە باشە ڕاجحەی خۆی کە هەیەی و لە زیانەکانی دڵنیابێت کە زیانی دەرونی زۆری هەیە بەدەر لەلایەنە شەرعەکەی کەوە لە پێشترە کە لا یەجوز و نابێ بیکێشە و بارەک الله فیک ئەزیزان خۆشەویستانم بابەتی سێم و کۆتایی من کاک دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح پێشکەشێکە بە ناوی زیانەکانی جگەرەکێشان بۆ تەندروستی و تەلانی جەستەیی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح بڕوانامەی بەکالێرسی لە فاکەڵتی پزیشکی لە زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە بڕوانامەی دکتۆرای لە نەشتەرگەری گشتی لە زانکۆی خەرتوم لە سوودان بەدەستێناوە یاریدەدەری پرۆفیسۆرە لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی پسپۆری گرەکانی سەرومەل و نەشتەرگەری مەمکە خاوەنی 16 بڕوانامە خول و کۆرس و کۆنفرانسی زانستیە ئەندام لە کۆمەڵەی فایرۆدی ئەوروپی ئەندام لە کۆمەڵی ئاسیا پاسیفیک بۆ فتق وانەبێژی فاکەڵتی پزیشکی لە زانکۆی سلێمانی دامەزرێنەر و بەڕێوەبەری ڕێکخراوی کەیساینە خاوەنی بیرۆکەی ڕێکخراوی زادە خاوەنی 78 بڵاوکراوە و توێژنەوەی زانستیە لە ساڵانی پێشوودا 12212 نەشتەرگەری بۆ نەخۆشەکانی ئەنجام داوە ئێستا شکارتۆ بفەرمی بۆ پێشەشکردنی لازان خۆشەویستان هاتیە کۆتایی بەناوی خۆش هاوکارانە بەردەوام وەسیلەکە شازی ڕاستەوە بۆ دەنگوازەوە تا بەلامێکی دیکە بەخواتان وەسیلەی خواتان